بەناوی خوای بەرزی بەیاوتە سڵاوتان لێبێت بینەرانی عزیزی خۆشەویست جەژنتان پیرۆز ئەخوازین کە هەموو ڕۆژێکتان هەر جەژن و خۆشی و شادی بێت. ئازیزانم خۆشحاڵ و بەختەوەرم کە لە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی پیرۆزدا لەگەڵ هاوکارم دانیار با کۆمەڵێک تەور و بابەتی گرنگ و تایبەتەوە کە بە بۆنەی جەژنەوە بۆمان ئامادەکردوون هاتوونەتەوە خزمەتتان. ئەخوازین کە تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن بە دڵ و دەروونێکی زۆر ئارام و دڵخۆشیێکیش زۆرەوە تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. دەستخۆشەیدا دووبارە جەژن پیرۆز بێت. زۆر سپاس. سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان، جەژنتان پیرۆز بێت، یاخوا هەمیشە لە جەژن و خۆشی و شادیدا بن. لەخوای گەورە دەپاڕینەوە کە حەجی حاجیانمان قبول کات ئینشاءڵڵا و ئەو ماڵە پیرۆزەیش بە نسیبی هەموو لایەکمان بکات ئینشاءڵڵا. لە خوای گەورە دەپاڕینەوە کام جەژنە بکاتە هەوێنی ئاشتی و لێبوردەی نێوان تاکەکانی مسلمانان و دوور بێت لە هەموو دەرد و بەڵایەک و ناخۆشیەکانی ئەم ڕۆژگاری ئێستا. ئازان و خۆشەویستان، پەیامی ڕۆژ لەم جەژنەدا کۆمەڵێک بڕگ و بابەتی جیاوازی بۆ ئامادەکردوون کە دەیکاتە جەژنانە بۆ ئێوەی ئازیز. دەخوازین کە بینەری پرۆگراماکەمان بن ڕۆژانە لە کەناڵی ئاسمانی پێیان پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگ و بابەتمان بۆ ئامادەکردوون لەو تەوەرانی کا پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین. لا تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لەو دەکەین کە بزانین فەلسەفەی جەژن چییە و مانای جەژن چییە و ئەو بەها پیرۆزانە یاخود ئەو گەورەی کە لە جەژندا هەیە چییەوە، دەبێت مسلمانان چۆن جەژن بەڕێ بکەن و ئەو شتانی کە پێویستە لە جەژندا ئەنجامی بدەن چین. دەزانین کە لە ئاینەکانی دیکە و لە نەتەوەکانی دیکە جەژن و بۆنەی جیاوازیان هەیە. ئەو بۆنە جیاوازە یاخود ئەو جەژنە جیاوازی کە لە نێوان مسلماناندا هەیە بۆچی دەگەڕێتەوە بزانین ئەم جەژنە چۆن بە گەورەی و بە نرخیەوە سێری بکەین. لا تەوەری دۆمی بەرنامەکەماندا باز لە دابوونەریتی کوردی و کۆمەڵایەتی نێو جەژن دەکەین لە نێو کۆمەلگای کوردیدا بزانین ئەوەی کە لە نێو کۆمەلگای کوردیدا چۆن دەگوزەرەوە بە تایبەتی تر جەژنی جاران چۆن گوزەراوە و ئێستا ئایا گۆڕانکاری لە جەژنەکاندا ڕوویداوە و پەیوەندی کۆمەڵایەتیەکان چی بەسەر هاردووە. لا تەوەری سێمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەبارەوەی کە لە جەژندا سیلەی ڕەحم و پەیوەندی کۆمەڵایەتیەکان بەهێزتر بکەین و گردن ئازایی لە نێوان مسلماناندا بەرپا بکەین و لێبوردە بین بەرامبەرەوانەی کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان دڵمان ناخۆش کردوون و لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە باز لەو دەکەین کە تا چەند گرنگە ئەم ڕۆژانە دڵ و دەروونمان پاک بکەینەوە و چۆن جلەکانمان دەگۆڕین، ناخیشمان بۆ شێوازە بگۆڕین و زیاتر لێبوردەبین بەرامبەر بە خەڵک و دەوروبەرمان. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم تەوەرە سەرەکیانشدا کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان بۆ ئامادە کردوون. سەرتاش دەچینە لای بەرگەی پەیامنێرانمان کە لە شار و شارچووکانی هەرێمی کوردستانەوە ڕاستەوخۆ لەگەڵمان دەبن. سەرتاش دەچینە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد لە پارێزگای هەولێر. ئیدریس سڵاوت لێبێ و جەژنت پیرۆز بێت. زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەولێرمان بۆ بگوازیتەوە بزانین لەوێ جەژن چۆن بەڕێ دەکرێت. بەڵێ سڵاوتان لێ بێت، تۆم کاتتان باش شەیدا جەژنتان پیرۆز بێت، تۆم کاتتان باش بە هیوام هەموو کاتێکتان هەر جەژن و خۆشی بێت. بەڵێ من دەمەوێت ئەمڕۆ باسی ئێستا بکەم بۆ لەو شوێنێکە تێدام لە یەشێک لەو شوێنانە لە شاری یاری سمایلاند خوانێکی تایبەتی بۆ منداڵانی بێسەرپەرشت لە شاری هەولێر ئامادە کردووە. لێرە و دوای نانخواردنەکەش لە ئێستادا کە نانخواردنەکە تەواو بووە منداڵە بێسەرپەرشتەکان لە ئێستادا خەڵاتیان وەرگرتووە و دوای وەرگرتنی خەڵاتەکەش ڕاستەوخۆ هەر لە شاری یاری سمایلاند یاری تایبەتیان بۆ ئامادە کراوە و یاری تایبەتیشیان پێ دەکرێت. جیاوازیانی لە کار و چاڵاشەکانی تر ئەمڕۆ شاری یاری سمایلاند ینی چاڵاشەکانی خۆی تایبەت کردووە بە منداڵانی بێسەرپەرشت کە لە بەشی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی شاری هەولێرەوە ئەم منداڵانیان دەستنیشان کردو و هێناویانە. من دەمێت بۆ گفتوگوکردنی زیاتر لەگەڵ حاجیاغا بەرپرسی پەیوەندیەکانی شاری یاری سمایلاند گفتوگۆ بکەم. کاک حاجی سڵاو لێبێ، زۆر سپاس دەکەم لەبارەی ئەم چاڵاچێتەنەوە بۆ چێتان ڕێخستووە ئەو منداڵانێکەوە خەڵات کراون چەند کەسن؟ ئێمە وەکو سمایلاند جێژنە پیرۆزارە لە هەموو لایەک ئەەکەین لە ئێوەمانان لەو مناڵ ئازیزانە لەو بەڕێزانی کە هاتوون لە هەموو لایەک هیوادارم هەر لە هەموو کاتێک لە جەژن و خۆشیدا بن. ئێمە وەکو شاری یاری سمایلاند ئیمڕۆ هەستاوین بە سازدانی ئەو مەراسیمە بۆ مناڵان هەڵبەتە بۆ نان خواردنێکی جێژندایانی بەیانیەکەی کەەوە هەدەفەکەژۆی دڵی ئەو مناڵانە خۆشکەین وە لەبەرە لە کۆتاییشدا یاریەکانیان بەبێ بەرامبەرە و لە دوایشدا دیاریمان تازە پێدان ئینشاءڵڵا هەدەفەکەژەوەی دڵی ئەو مناڵانە خۆشکەین و لە دوا ڕۆژدا بەرنامەی تریشمان دەوی بۆ خزمەتکردنی ئەو مناڵانە. زۆر باشە. ئەمە
ینی بەردەوام دەبن بە تایبەت لە ڕۆژانی دیکەی داهاتووی جەژندا بۆ منداڵانی بێسەرپەرش ئەکید بەرنامەی ترمان دەبێت لەگەڵ ئەو بەڕێزانە قسەمان کردووە کەەوە بۆ خزمەتکردنی ئەو مناڵانە لە دوار ڕۆژدا ئیشاڵە خزمەتی باشێنەکەی زۆر سپاس دەکەم بەڵە شێرەخان ئەمە بەشێک بوو لەم چاڵاشیانی ئەمڕۆی شاریاری اسماعیلان کەەوە لە یەشێک لە شاریاریەکانی لقی خۆی لە شاری هەولێر ئەم ساڵاشی ئەنجامدا بووە منداڵانەی خەڵات کردبوو و تایبەت بوو بە جەژن جگە لە یاریکردنیش نانی بەیانی بۆ ئامادەکرابوون. بەڵێ شەدا من دەگەرم لایەوە. بەڵێ زۆر سپاس بۆ پێیان نێرمانی دریز محەممەد سپاس بۆ زانیاریەکانت. بەڵە بەڕێزان دەچینە تەوەریەکەم کە باز لە فەلسفەی جەژن دەکەین بزانین جەژن چییە بە تایبەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بزانین فەلسفەی جەژن چییە و ئەو ئاداب و ڕێکارانە چین کە دەبێت لە ڕۆژی جەژندا ڕەچاویان بکەین. گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان لەسەرم تەوەریە زۆر بەڕێز مامۆستا کامەران سیوەیلی نووسەر مامۆستا زۆر بەخێر بێت جەژنی شێ پیرۆز بێت زۆر سپاس میشه لە جژن خۆشییا بن سەلامەتی سەرتا پێمان بڵێ بزانین جەژن چی ئەگەر باسێکی جەژنمان بۆ بکەی. بسم الله الرحمن الرحیم سەرەتا پیرۆزبایی گەرمی جەژنی قوربانی پیرۆز لە جەنابتان و تەواوی کارمەندانی کەناڵی پەیام و هەموو ئەو بەڕێزانی کێسا لە شاشەی پەیام و ئەمان بینن لە هەموو کوردانیانی سەرتاسەری جیهان لە موسڵمانانی جیهانەکەم خوای گەورە بیکاتە مایی جەژن و خۆشی بۆ موسڵمانان و بۆ کورد و بۆ هەموو مرۆڤایەتی ئینشاءالله. خوای گەورە حەجی حاجیانی قبول کردبێ عیبادەتی نۆڕۆژی نۆمینەی قبول کردبێ ئینشاءالله. خوای گەورە ئەو قوربانیانەش قبول بکا کە لەم شەڕ ڕۆژەیە موسڵمانان ئەنجامی ئەدەن. ئەلبەت بە تایبەتی کە جەنابتان ئەپرسن جەژن لە ئیسلامدا بریتە لە دەربڕینی ئەو شادیی کە لە دووە ئەنجامدانی هەر عیبادەتێک کە ئینسان ئیماندار ئەنجامی ئەدات. بەگشتی بۆیە ئێمە لە دینە دوو جەژنمان هەیە لە دووە ئەنجامدانی دوو عیبادەتی گەورەیە کە یەکەمیان جەژنە ڕەمەزانە لە دووە بەڕۆژبوونی مانگێکە کە ئەوە پێویستە لە کاتی خۆی قسە لەسەر بکرێت وەلی ئێستاە کە جەژنی قوربانە ئاوێتە بوونە بە ڕووکردنە پیرۆستترین شوێن لە لای ئێمەی موسڵمان کە بریتە لە ئەنجامدانی فەریزەتی حەج و چوونە شاری مەکەی پیرۆز و شاری مەدینەی پیرۆز بە تایبەتی تر بۆ حەج کە شاری مەکەی پیرۆزە و بۆ کێوی عەرەفات و ئەو شوێنە پیرۆزانی کە هەن کە پێشی وتراوە جەژنی قوربان زۆر بە کورتی عەرزتانی بکەم. جەژنی قوربان واتە قوربانیدان بە هەموو ئەو شتانەی کە ئێمە خۆشمان دەوێت بریتە لەوە چکە خوای گەورە فەرمێ لن تنالوا البر حتى تنفقوا مما تحبون قاعدەیەکی گشتیە هەر کاتێک مرۆڤ بیهەوێت پلە معنەویەکانی خۆی بەرز بکاتەوە بیهەوێت بگات بە ترۆپکی ئەو چێژانی کە ئەی هەوێت بریتە لە بەخشین و لە دەستدانی هەموو ئەو شتانەی کە ئینسان خۆشی دەوێت گرنگە بووی. بۆیە جەژن لە ئێستا کە جەژنی قوربانە بریتە لە قوربانیدان بە هەموو ئەو شتانەی کە لە لای ئێمە خۆشەویستە بە ئامانجی گەیشتن بە ترۆپکە معنەویەکانمان کە بەڕاستی ئامانجی هەر ئینسانێکی ئیماندارە کاتێک کە ئەزمموی ئیمانی ئەکات ئەی هەوێ زۆرترین چێژی معنەوی و زۆرترین گەورەبوونی ڕۆحی دەست بکەوێت لەسەر ئاستی تاکە کەس و ئەم بەدەستهێنانی چێژی معنەوی و ڕۆحیش کاریگەری لەسەر ڕەفتاری هەبێت تا بتوانێت ببێتە باشترین بەرهەم بۆ کۆمەڵگەکە. زۆر باش مامۆستا ئاینەکانی دیکە نەتەوەکانی دیکە جەژن خۆیان دایانایانی و خۆیان دروستیان کردەوە بۆنەوە مەراسیمان. ئێمە ئەم جەژنانە لەلایەن خۆی گەورەوە بە ئێمە بەخشراوە پێدوانی ئێمە فەزڵێکی گەورەیە کە بە ئەم ئومەتە دراوە و لە چاو ئومەتەکانی دیکە و لە چاو ئەوانی کە ئاینێکی دیکە دەپەرستنەوەتە جەژن ئێمە تایبەت خۆی گەورەبووی دیاری کردووی. هەر ئەوەی کە بەڕێزت ئاماژێت پێدام لە دەروی ئاینی پیرۆزی ئیسلام هەموو ئاینەکانی تر و مرۆڤ پێویستی بەوە هەیە کە کاتێکی دیاریکراو و شوێنی دیاریکراوی هەبێت کۆمەڵێک هەستی تایبەتی خۆی تیا دەرببڕێت. جا ئەمە دینی لە پشت بێت یا دینی نەبێت واتە لە دەروی دین مرۆڤ بوونەوەرێکە پێویستی بە دەربڕینی کۆمەڵێ هەست هەیە کە لە ناخیاتی و پێویستی بەوە هەیە کە جۆرێک لە خۆ بەتاڵکردنەوەی هەبێت لە بەرامبەر هەموو ئەو زبریانی کە ژیان پێیداوە. بۆیە مرۆڤ ناچار بوو بە داهێنانی جەژن و ئاهەنگ و بۆنەکان
ئەلبەت ئەمە ئێستا من اختصاصی من نییە ئەو زیاتر کۆمەڵناسەکان ئەبێ قسە سەر بوار بکەن لەوەی کە خۆی گەورە خۆی ڕاستەوخۆ تەداخولی کردووە بۆ دانانی جەژنەکان کە فەزلی خۆی گەورەیە فەزلەکە ئەبەستێتەوانێ بەوەی کە پێشتر عەرزم کردن ئێمە دوو عیبادەتی گەوری وەکو مانگی ڕەمەزان ڕۆژی مانگی ڕەمەزان و ئەنجامدانی فەریزەتی حەجمان هەیە مانگی ڕەمەزان لە دوا تەوابوونی عیبادەتەکە خۆی گەورە دەرفەتێکی داوە کە ئینسانی ئیماندار شادیەکانی و خۆشیەکانی دڵخۆشیەکانی دەرببڕێ جەژنی قوربانی ئاوێتە کردووە بە ئەنجامدانی عیبادەتێک کە هێشتا تەواو نەبووە وەکو دوێنێ دەستی پێکردووە ئەویش کە بریتە لە فەریزەتی حەج ئەگەر چی حەج بریتە لە عەرەفە کە دوێنێ حاجە بە ڕێزەکان لێ کێوی عەرەفە بوون خۆی گەورە ئەو فەزڵی پێدا بە دڵنیاییەوە کاتێک کە خۆی گەورە هاتووە جەژنەکانی هاوتا کردووە بە عیبادەتەکان هەر بۆ ئەوەیە کە ئێمە لەبیرمان نەچێ ئەمەش بەشێکە لە فەزلی خۆی گەورە کە خۆی گەورە خۆی لەسەر ئاستێکی وجودی ڕێگەی داوە بە ئێمە هەموو ئەو دڵخۆشی و شادی و ئەو یعنی نازانم بە چ زمانی تعبیری لێ بکەم کچکە کە هیچ تعبیرکردن نییە کە لە ناخمانە هەیە چۆن دەری ببڕین بەڕاستی پێدانی دەرفەتێکە بۆ جارێکی تر ئاوێتە بوونەوە لەگەڵ ئەو عیبادەتانەیە کە بەڕاستی نەتیجەیەکی زیاتر معنەوی قوڵ ڕوحیە وەگلەوەی مادی بێ کەواتە مامۆستا ئایا جەژن لە ڕواڵەتی ژیانمان و خواردن و جلوبەرگەکانماندا ڕەنگ دەداتەوە یاخۆت فەلسەفەکەی پێیوەستە بە ناواخنی ژیانمانەوە ئەلبەتە بە تێگەیشتنی من ئەگەر هەڵە نەبم سەرەتا جەژن کاریگەری بە دیوی نادیاری مرۆڤەوە هەیە کە ڕۆح و معنەویەتێتی کە بریتێ لە دەربڕینی هەستێک کە ناتوانین بیبینین تەنانەت زۆر جار ڕەنگە دەسەوستان بین لە چۆنیەتی تعبیرکردن و دەربڕینی ئەم هەستە بۆ کە لە ناخمانە بوونی هەیە بەڵام هەمیشە مرۆڤ خۆی گەورە وا دروستی کردووە هەستێک کە لە ناخیا هەیەی بێگومان بەبێ ویستی خۆی کاریگەری لەسەر جەستەی لەسەر ڕوخساری لەسەر بیرکردنەوەی لەسەر ڕەفتاری دوجار لەسەر جلوبەرگ و ستایلی ژیان و شێوازی ڕێکخستنی ماڵ و خان و کشار و گەڕک و کۆڵان هەمووی دانێت کاتارم دڵخۆشی ڕۆحیە وات لێکە کە هەوڵی گۆڕینی ماڵ و جلوبەرگ و دەربڕینی ئەم خۆشیە بکەیت بە دڵنیاییەوە بەواتایەکی تر کاتێک کە مرۆڤ معنەویانە مامەڵە ئەکات هەمیشە شتە مادیەکانیشی معنەویانە مامەڵی لەگەڵەکات بەواتایەکی تر کاتێک کە مرۆڤ هەست ئەکات ناخی بەرەو شاگەشکەبوون بەرەو جوانی ئەڕوات ئەیهوێ ئەم جوانیە پیشان بەرامبەر بدات بەڵام چی بکەین ناچاری لە مادیاتە ئێمە بەرجەستی بکەین بۆیە فەلسەفەی بنەڕەتی لە جەژنە دەربڕینی شادیە دەربڕینی خۆشیە دەربڕینی دڵخۆشیەکە کە ئینسانی ئیماندار و هەردیە مرۆڤێکی تر کە لە ناخەهەیەتی کاتی ئەمان هەوێت دەری ببڕین ئیدی مرۆڤ ناچارە پەنابەری بۆ چەندین هۆکار شعر ئەنووسێت مۆسیقالی ئەدا گۆرانی ئەڵێ سەما ئەکات شێوازی جلپۆشینی ماڵ ڕێکردنی بە هەموو شێوازێک بە دڵنیاییەوە کاریگەری لەسەرەوەنە دانێت زۆر باش مامۆستا پێدوانیە کە جەژنەکانی ئێمە دووبارە بوونەوە نین وەکو بۆنە و جەژنەکانی ئاینەکانی دیکە بۆ نمونە لە جەژنی ڕەمەزاندا ئەمە شتێک نییە عادەتمان پێوە کرد بێت و دووبارە جەژن بڕێ بکەین لە جەژنی ڕەمەزاندا لەوانەیە کەسانێکی زۆر هەبوو بن لە ڕەمەزانەکانی ڕابردوودا بڕۆژوو نەبوو بن یاخودەوە تا لە فەریزەی حەجدا خۆی گەورە چەند موسڵمانێکی زۆر ئەو حەجیان بەنسیب دەکات و خۆشی دەردەبرن واتە پێدوانیەمە یەکێک لە فەرسەفەکانی ئەوەیە کە جەژن هەموو ساڵێک نوێ هەموو ساڵە شتێکی نوێ بۆ تەواوی موسڵمانان لە مەولانای ڕۆمی ئەپرسن جەژنی تۆ چی ئەفەرمی ئەو ساتێک کە من ئیمانمی تا تازە ئەکەمەوە بابەتی تازە بوونەوە بابەتی نوێ بوونەوە بابەتی تەجەدود چەمک و فکرێکی بنەڕەتیە لە ناو پەروەردەی ئیسلامی و لە ناو فکری ئیسلامی و لە ناو فەلسەفە و عیرفانی ئیسلامی حتمەن ئیلهام وەرگرتن لەوانەی کە بەردەوام ئێمە شتەکان نوێ ئەبنەوە تەنانەت تا ئەو ئاستەی لای متەکەلیمین و عاریفیشی گەوری وەکو ئیبن عەرەبی کە هەموو ئەو شتانی ئێمە ئەشیان بینین بەردەوام لە نوێ بوونەوەدان بەردەوام هیچ شتێک نابینی تەنانەت ئەم مێزەی بەردەمت ئەم ژووری کە تیا دانیشتوی چەند جار سەیری ئەەکەی هەموو جارە سەیری شتێکی نوێ ئەەکەی بەڵام هێندە خێرا نوێ ئەبێتەوە ڕەنگە ئێمە درکی نەکەین بە دڵنیایی ئەوانێ لە مەسلەی لە بابەتی جەژن لە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەوەی کە جەنابێت ئاماژت پێدا شتێکی سەرەکیە کە ئێمە دڵخۆشین بۆەوەی
ژمارەیەک ئیمانداری تر بە ئەنجامدانی ئەو عیبادەتە ڕاگەیشتون دڵخۆشین بەوە چکە ئێمە ئەبێ فێر ببین دڵخۆش بین بە هەموو دڵخۆشیەکان هەر شتێک کە مرۆڤ دڵخۆشەکات دڵخۆش بین بە دڵخۆشیەکانی مرۆڤ ئەم هەیە لێرە ڕێگەم دەن یەک شتێکتان عرض بکەم ڕەنگە زۆر جار لە کاتی تێکەڵاوبوونمانە لەگەڵ کۆمەڵێک ئیمانداری بەڕێز هەز بکەین ئەوان بەردەوام تێڕوانینێکی مەرگ دۆستانە و ڕەشبینانەیان تەنانەت بۆ دینیش و تەنانەت بۆ ئەنجامدانی دینیش و تەنانەت بۆ ژیانیش هەیە بە ئەندازەیەک ئەمە ڕێگەی داوتاوە کە ناتوانن جەژنەکانیش بە شادی و خۆشی ببینن بۆیە پێویستە ئێمە جەژن بکەینە دەرفەتێک بۆ ئەوەی بە خۆمان پەروەردە بکەین و ئومەتی ئیسلامی پەروەردە بکرێ و خەڵکیش تێبگەێنین کە ئێمە پێویستیمان بەوە هەیە ژیان دۆست بین نەگمەرگ دۆست و پێویستیمان بەوە هەیە کە هەمیشە پشکێکی زۆر بدەین بە دڵخۆشی بە دڵشادیمان زۆر ڕاست لە کۆمەلگای ئێمەدا دەبینین کە لە جەژنەکاندا نۆجەژن هەیە شتێکی وایە کە دووبارە ئەو ماتەمینی یاخود ئەو شیوەنی یاخود ئەو کەسی کە لە دەستیان ناوە خێزانێک دووبارە لە جەژنە دێنەوە یادی ئەم شتە ئەکەنەوە لە کاتێکدا کە سەرەتا خۆ داماژت بۆ کرد کە جەژن خۆشی دەربڕینە ینی ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا جێگەی دەبێتەوە کە لەم ڕۆژانەدا ڕۆژی دەربڕینی خۆشی ئێمە بین ماتەمینی دووبارە بگەڕێنینەوە حتما نەخێر گەڕانەوەی ماتەمێنی نییە و حتما نابێ ڕێگە بەو بدرێت ئەمە بەچی ئەکرێت بەو ئەکرێت کە ئێمە خێزانە بەڕێزەکان و تاکەکانی ئومەتی ئیسلامی و مسلمانی کورد لەسەرەوە تێبگەێنین کە لە دەستدانی ئازیزان کارێکی ئاسان نییە و کارێکی قورسە ئەساسەن ئەگەر بچینە خزمەتی قورئان خۆی گەورە فەرمێ لەقەد خەلەقنا الئینسانە فی کەبەد کەبەد ئیمام فەخرەدین ڕازی لە تەفسیری مەفاتیح الغەیبە زۆر ورد قسە لەسەر ئەم بابەتاکە ئەگەر تۆزێ ورد ببینەوانێ ئەساسی ژیان خۆی بخۆی بریتە لە ناڕەحەتی بریتە لە ئازار بریتە لە ناخۆشی مرۆڤ پێویستی بەوەیە بەردەوام لەگەڵ ئەم ئازارانانەژی ئەبێت دەرچیەکی هەبێت بۆ دەربڕینی شادیەکان و دڵخۆشیەکان ئێمە کاتێک کە لە جەژنێکە ئازیزێک لە دەستدەدەین ئەزانین لە دەستدانی قورسە چونکە هەر یەک لە ئێمە ئەمەمان ئەزمون کردووە بەڵام ئەمە بەردەوامە بێت ئێمە پێویستە ڕابین لەگەڵ ئەوەی و پێویستە کە جەنابەت فەرمووت وا مامەڵی لەگەڵا بکەین کە ئەگەر چی من بە نیسبەت خۆمەوە ڕەنگە ئازارێکم هەبێ بەڵام بۆ ئەم ئازاری خۆم بگوێزمەوانێ ئێوەش بەشداری پێ بکەم بەڵام مامۆستا لەمەدا هاوڵاتیانی هۆکارن بۆ ئەمە چونکە کەسێک ئەگەر خزمێکیان ناچراویان کەسێکی عزیزی لە دەست بدات جەژن بەو معنینیەتەوە سەردانی و کەسە دەکات دەڵێنەوە جەژنی فڵانە کەسێتی کردو ئای بە بڕۆین پێم وایە هۆکارەکەشی هاوڵاتیان کە ئەم نەریتەوە ئەشێوێنن حتما هیچ شتێک نیە لە چوارچێوەی لە دەروی نەریت ڕووبدا هەموو شتێک لە چوارچێوەی نەریت و کلتورە ڕوئەدات ئێمە ئەکرێ سەردانیان بکەین بەڵام مەبەستەکەشیان پێ بڵین ئێمە هاتوین بە ئێوە بڵین کە شادیەکانمان لەگەڵ ئێوە بەشەکەین نەکبین ئێمە بەشداری ئازارەکانی ئێوە بکەین ئەڵبەت بەشداریکردنی ئازانی کەسانی بەرامبەر بابەتێکی ئەخلاقی قوڵە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە کە وەکو جەنابتان فەرمووتان سەردانیکردنەکانی ئێمە و جەژنە پیرۆزەکانمان لەگەڵ ئەو بەڕێزانەیە بریتی نەبێت لە هەڵکۆڵینی برینەکان زۆر باشە مامۆستا ببوورەدانیا کەواتە بۆچی خوای گەورە بە تایبەت جەژنی قوربانی لە نێو شعار و دروشمە باڵەکانی خۆیدا ینی جێکردوێتەوە فەلسفەی ئەمە لە چیە کە پێشتریش بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە خوای گەورە گرنگێکی زۆر بە جەژنی قوربان دەدات ئێمە هەر سوورەتێکمان هەیە بەناوی سوورەتی ئەلحەج لەوێ خوای گەورە بە تەفاسیلی باسی حەجی کردووە و هەموو ئەو ئاەتانی کە لە سەرەتاکەی وەئەذین فی الناس بالحەج لە باسی حەزرەتی ئیبراهیم عەلەیهی سەلام باسەکات کە دەستپێکردنی حەجە باسی چۆنێتی ئەنجامدانی حەجە تا ئەوێ ئەڕوات ئێمە لە حەجە کۆمەڵێک هەڵە ئەگەر بکرێت پێویستە خوێن بدەین و پێویستە ئاژەڵ بکەینە قوربانی بۆ کەفارەتی کۆمەڵی هەڵەکە لە حەجە ئەکرێت دوایی دێر لە چوارچێوەی هەموو مەراسیمی حەجا فەرمێ ذلك ومن يعظم شعائر الله هەر کەسێک شعیرەیەک دروشمێکی خوا بە گەورە دابنێ فإنها من تقوى القلوب ئەو کەسە ئەتوانێ ڕێزی ئەو شعیرێ بگرێ کە تەقوا لە دڵیە جێگیر بووە ئێمە ڕۆژوو باسی تەقوایە نوێژ باسی تەقوایە حەج باسی تەقوایە تەنانەت لە قوربانی شا باسی تەقوایە کەواتە تەقوا لە چوارچێوەی حەجە و لە چوارچێوەی جەژنی قوربانە وەکو عەرزم کردن بریتیە لە قوربانیدان بە هەموو ئەو شتانی ئێمە خۆشمانەوێت
یعنی ئاسان نییە تۆ خێزان قوربانیکردن و سەربڕینەکان چ پەیوەندیەکیان ینی چ پەیوەندیەکی بە فەلسەفەی جەژنەوە هەیە؟ بەڵێ بابەتەکە ئەوەیە کاتێکی ئێمە جەژن بریتی بێت لە دەربڕینی شادی و هاوبەشی پێکردنی کەسانی ترە لە دڵخۆشیەکانی ئێمە ئەمە کاریگەری لەسەر پەیوەندیە کۆمەڵاتیەکانمان دروست دەکات. ئێمە چۆن ئەم خۆشیانە بگەینی لە بەرامبەرمان، چۆن لەگەڵ بەرامبەرمانە دابەشی بکەین. بەردەوام ئێمە هەست ئەوە ئەکەین کە پێشتر جەنابتان فەرمووتان سەردانی ئەو ماوانە ئەکەین کە بۆ منە نۆ جەژنیانە. بۆچی ئەچین؟ چونکە هەستکردن بە ئازارەکانی ئەوانی تر خۆی بۆ خۆی بە ئەخلاقیشی باڵایە. کاتێکی ئێمە ئەزانین ئەگەر جژن بریتی بێت لە دەربڕینی خۆشیەکان کۆمەڵێک کەس هەن کە ڕەنگە بێبەش بن لە جۆرێ لە خۆشیەکانی ئەم جەژنە کە دیوە مادیەکەیەتی. نەبوونی پارەیە بۆ کڕینی جلوبەرگی جوان، نەبوونی پارەیە بۆ دابینکردنی خواردنێک کە تایبەتە خۆ خواردنەکە هەر خواردنێکی ئاسایی ڕۆژانی ترە، بەس تایبەتێکمان پێداوە لە بەیانی جەژن بوون من ئەخوێت. قوربانیەکە دیوێکی بریتە لە عیبادەت کە زیندووکردنەوەی گەورەترین سونەتی حەزەتی پێغەمبەر ئیبراهیمە عەلەیهی سەلام و بەشێکی کۆمەڵاتەکەی بریتە لەوەی لە بەشداری پێکردنی ئازیزان و خۆشەویستانمان لەو خێرەی کە ئێمە کردومانە لە قوربانیەکان بەشداری پێ بکەین بڵین ئێمە کە ئەم خۆشیەمان دەربڕیوە ئەمان هەوی ئێوەش لەگەڵ ئێمەیە هاوبەشی بکەن چونکە با ئێمە پێویستە هەمومان پێکەوە چۆن لە ئازارەکانە پێویستە پێکەوە بین، پێویستە لە خۆشەکانیشە و لە دەربڕین خۆشەکانیشە بەڕاستی پێکەوە بین. مامۆستا کامەران دەمەوێت لە فەلسەفەیەکی دیکە تێبگەین، ینی حاجیان لە حەجی خۆی گەورە لە ماڵی خۆی گەورە حەج ئەنجام دەدەن و ئەو فەریزەیە جێبەجێ دەکەن پێویستە جەژن بگێڕێن. بەڵام بۆ خۆی باڵادەست ئەم جەژنەی گشتی کردوێتەوە، ینی با بڵێن ئەگەر بە مانایەکی کە ئەو جەژنە لەوانەیە پێویست وایە بۆوان چونکە ئەوان عیبادەتیان کردو وەک چۆن ئێمە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەمومان بە ڕۆژوو دەبین و جەژن ئەنجام دەدەین. بەڵام بۆچی لە جەژنی قورباندا خۆی گەورە جەژنی گشتی کردوێتەوە کە ئێمەش بەشدار بین لە خۆشی دەربڕینی ئەوان کە حەجیان کردووە؟ ئێمە پێش جەژن پێشەکیمان هەیە کە بریتێ لە نۆ ڕۆژی تایبەتی سەرەتای مانگی ذیلحیجە کە حەزرەت صلی الله علیه وسلم تیا عیبادەتی کردووە و ئامادەکاری معنەوی کردووە. ئێمە دڵخۆشین بەوەی کە کۆمەڵێک برا و خوشکی ئێمە ئێستا خۆی گەورە فەزلی پێداون چوونەتە ئەو شوێنە پیرۆزە و ئەو فەریزە گەوران ئەنجام داوە. ئێمە دڵمان لەوەیە و ئێمە ئومێدمان هەیە ڕۆژێک خۆی گەورە دەرفەبدا بە ئێمەش بچینە ئەوێ. بەڵام لەبەرەوەی ئێمە نوێنەری هەموو وڵاتان و مسلمانانی جیهان ئێستا بە نوێنەراتی ئێمە لەوێن بەشداریکردنی ئێمە لە فەریزەکەیە و ئەو نۆڕۆژی سەرەتای مانگی ذیلحیجە کە ئێمە هەمومان تیا پێکەوە ئەوەی بۆمان ئەکرێتیا عیبادەتەکان بەشداری ئەەکەین. ئەوسا پێدوانیە سیرکردنی یاخود بەدڵ کاتێک کە سێری تەلەڤیزیۆنەکەین و ئەو دیمەنانە دەبینین پێدوانیان بە شاز لە شازەکان بە عیبادەت دەنووسرێ یاخود ئێمەش کاتێککە دڵمان لەگەڵ ئەوەیە ئەمە جۆرێکە لەوەی کە پێمان خۆشەوە لای خۆی گەورە شتێکی زۆر گرنگە و خێرمان دەست دەکەی لەو بارەیەوە. هەر ئەوەی کە ئێمە دڵخۆشین بە دڵخۆشی ئەوان خۆی بخۆی عیبادەتە. عیبادەت زۆر لەوە فراوانترە کە ئێمە تێگەیشتوین بە دڵنیایە ئەو خۆی بخۆی عیبادەتە. ئێمە شانازی ئەکەین بۆی کە نوێنەرەکانی ئێمە ئێستا لەوێن خوشکبراکانمان لە سەتاسەری جیهانە لەوێن. دوجار ئێمە بۆ ئەوەی ڕەبتمان بێەوە هەبێ سونەتی ڕۆژی عەرەفەمان هەیە و ئەو عیباداتانە هەیە ئەو زیکرانە هەیە کە لەوێ ئەکری ئێمە لێرە بیکەین و دوجار هەمومان ئەمڕۆ لە سەتاسەری جیهانە لەم بەیانیە هەمومان نوێژی جەژنمان پێکەوە ئەنجام داوە. کاتێک کە ئێمە هەر عیبادەتەیەکەین دڵخۆشین بەوەی کە ئەگەر چی من بە تایبەت خۆم نوێژی خۆم ئەەکەم بەڵام ئەزانم لە ئێستاە کە نوێژی نیوەڕۆیە نوێژی ئەسلە بەیانە خەڵکانی تریش لەگەڵمان پێیەکەوە هەمومان سەجدە بۆ یەکخوا بین لە ڕۆژی جەژنە هەمومان بێکەوە نوێژی جەژنمان کردووە. تەنانەت بۆ نوێژی جەژن ئەبرێتە دەرەوەی مزگەوت بۆ ئەوەی هەموو ئەو کەسانی کە ئەتوانن نوێژ بکەن و ئەوانشی کە ناتوانن نوێژ بکەن لە دەربڕینی ئەو خۆشی و شادیە بەڕاستی بەشداری بکەن. مامۆستا کاریگەریە کۆمەڵایەتی و دەرونیەکانی جەژن چییە لەسەر تاک؟ حتمما کاریگەری کۆمەڵایەتیەکانی ئەوەیە کاتێک کە ئادابەکەیشی لە ئادابەکانی جەژن بریتی بێت لە بەشداری پێکردنی یەکتر لە خۆشیەکانە ئەمە پەیوەندی کۆمەڵایەتیەکانمان بەهێزترەکە. ئێمە بە یەکتر ئەڵێین ئێمە بابین جارێکی تر دڵخۆشیەکانمان کاتە خۆشەکانمان لەگەڵ یەکتر بەش بکەینەوە و بین ئێمە گەردن ئازایی لە یەکتر بکەین. بین ئێمە ئەگەر هەڵەیەکمان بەرامبەر یەکتر کردووە ئەمە بکەینە دەرفەتێک ئاشتەوایی لە بینی خۆمانە زیندوو بکەینەوە و دڵەکان ئاشت بکەینەوە و هەر شتێک لەسەر دڵمانە دروست بوو ئێمە لای ببین با ئەم دەرفەتە بەڕاستی لەدەست نەدەین و لە ڕووی دەرونی شوانی مرۆڤ
هەست زۆر بە ئارامی ئەکی کاتی کە ئەشتە بەردەم کەسی پێی ئەڵێ بەڕاستی من بەرامبەر بە تۆ هەڵەیەکم کردووە دانی پێدا ئەنێم هاتووم تۆگەرنم ئازاب بکەی لێم بوو بوورید چونکە ئێمە پێشتر فێر بووین ئەچینە بەردەم خوای خۆمان ورد و دریشتی هەڵەکانی خۆماندان پێ ئەنین چونکە فێر بووین ئەبێت دان بە هەڵەکانمانە بنین بەڕاستی ئەمانە هەموو کاریگەری هەیە لەسەر پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان ئێمە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەسەر ئەساسی دڵسافی سەرڕاستی ڕازگۆی پتەوتر بێت. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کامەران سیوێلی نووسەر زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە جەژنی پیرۆزیمان دوومان کردی. سپاسانەکەم جژنی وڵایەتان پیرۆز. وەڵا زان و خۆشەویستان دەچینە لای ناوبڕێک و دێنەوە وڵاتە. دووبارە سڵاوتان لێبێت ئازان و خۆشەویستان لە تەوری دۆمی بەرنامەکەماندا باس لە نەریتە جوانەکانی جەژن دەکەین بە تایبەت لە نێو کۆمەلگای کوردی دابزانین کۆمەلگای کوردی لە دێر زەمانەوە ئێستاش چۆن جەژن و مەراسیمە ئاینەکانی بە پیرۆز و بە بەرز ڕاگرتووە و بزانین جەژنی قەدیم چۆن چۆنی بووە چۆن پەیوەندی کۆمەڵایەتیەکان لە نێوان تاکەکانی کۆمەلگادا بەڕێوە چووە و بەگشتی دەبێت جەژن لە نێو کۆمەلگای کوردیدا چ پەیامێک بگەێنێت گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ بەڕێز کاک هیوا هەیەر کەلوپەرناس کاک هیواگیان زۆر بەخێربێن. سپاس بۆ جەنابم دەرفەتە هەرخۆش بن. خۆ بەخێربێن. پێشەکی پیرۆزبایی جەژنی قوربانی پیرۆز لە تاوی مسلمانانی دینیا و مسلمانانی کوردی بەڕێزیش دەکەمەوە لە جەنابتان و بینەرانی بەڕێزیش و تایبەتریش لە هەموو ئەو تیمانی وەکو تیمەکانی تەندروستی و کارەبا و شارەوانی و هەموو تەلەڤیزۆن و ڕاگەنکارەکان کە هەموو جەژنەکان مەحرومن لە جەژنەکان و لەناو ماڵ و مناڵ و شتی خۆیانانی ناتوان جەژنەکان لە هەرکان و لە خزمەتان تایبەتر ئەو پیرۆزبای لەوانەکەم وە لە هێز ئەمنیەکان و پۆلیس و پۆلیسی هاتوچۆ فریاکەوتن و پێشمەرگە و هێزەکانی ناخۆش پیرۆزبێ ئینشاءڵڵا. کاگیوا لە تۆری یەکەماندا پێشتر باسی ئەومان کرد لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلام و گرنگیدانی جەژن لە ئاینی پیرۆزی ئیسلامدا ئەمانەوە ئێستا لە کۆمەلگای کوردیدا باز لە جەژن بکەین بزانین کۆمەلگای کوردی چۆن لە مەراسیمی ئاینەکان دەڕوانێت و چۆن بەشداری کردو ئەنی ئەوەندەی ئاگادار بم کۆمەلگای کوردی بەجیاواز لە نەتەوەکانی دیکە تەنانەت ئێران کە نزیکترین وڵاتمانەوە وڵاتێکی ئیسلامیش ناو دەبرێت ئێمە زیاتر بنەرختر بەرزتر جەژن سێر دەکەین و پەیوەندی کۆمەڵایەتەکانمان زیاتر بەهێزترە. ڕاستە دیارەگەر بگەڕێنەوە بۆ زۆر کۆن بۆ مەراسیمی جەژنەکان ئەگەڕێتەوە بۆ سێ خۆناغ. خۆناغی یەکەمی کوردەواری زۆر لە کۆنا کورد ئاژەڵدار و شوانکارە بووە یعنی ڕەوەند بووە کۆچەری بووە و خەریشی ئاژەڵداری و مەڕووماڵات بەخێوکردن و ئەوە بۆ لە لەوەرگاکانە و لە شاخەکان و ڕەشماڵ نشین بووە بۆ ئەو زەمانانە کە چۆن جەژنیان کردووە یان چۆن مەراسیمی جەژنەکانیان بەڕێوە بردووە بە تایبەتر لە جەژنی ڕەمەزان ئەگەر بڵین هەموو ئەوانە کە موسڵمان بوون ئەو ڕەشماڵنشینەکان کوردەکان هاتوون گرنگیان بە جەژنی ڕەمەزان ناوە بۆ مانگی ڕەمەزان مامۆستایەکی ئاینیان بەرامبەر بە خەرجیەک گرتووە و هەموو ڕەمەزان هەموو نوێژی ڕەمەزانی لەگەڵا کردوون و دواتری جەژنی ڕەمەزانی لەگەڵا کردوون و یان بۆ جەژنەکان بەردەوامە و مامۆستایانە لەگەڵیانە بۆ سەردانی کردوون و لەناو ڕەشماڵی سەر و هۆزەکانە کۆبوونەتەوە پیاوەکان نوێژی بەیانی جەژنیان کردووە دواتر لەگەڵ مامۆستای ئاینی دەست و مۆچ و گردن ئازایی و ئەوەیان کردووە و ئەگەر گیر و گرفتی شتێک لەناو خێڵەکانە یا هۆزەکانە هەبوو بێ ئەوان ئەو ئاشتەواییشیان کردووە یا کەسێک کێشەیەکی هەبوو بێ دڵی یەکتریان پاکردو گردن ئازایان کردووە ئاشتیان بۆتەوە بۆ دواتر لە هەموو ماڵەکانی ناو ڕەشماڵەکانەوە نان و سینی و چێشت و خواردن هاتووە بۆ ناو ئەو ڕەشماڵی سەرە و هۆزەکە تەبعەن ئەمە پێش دروستبوونی مزگەوت پێش زەمانی نیشتەجێبوون و لەوێ هەموو پێکەوە نانیان خواردووە دواتر لەگەڵ مامۆستا پێشیان کەوتووە یا سەر و هۆزەکە هەموو ڕەشماڵەکان گەڕاون دواتریش بە سواری ئەسب و ماین و ئەو شتانی کە پێشەوەی سیارە هەبوو بێ گەڕاون هۆزەکانی دەوروبەر و نەیتوانیەتانە خێڵەکانی دەوروبەر گردن ئازای جەژنە پیرۆزیان لێ کردووە
ئەمە بۆ زمانی زۆر کۆن ینی بۆ زمانی پێش نیشتەجێ بوون دواتر بۆ زمانی نیشتەجێ بوون کە خەڵک نیشتەجێ بووە خانووی دروست کردووە گوندی دروست کردو لە ناو گوندەکانە دیسان دوای مزگەوت دروست کراوە بە هەمان شێوە جەژنان پیاوان چوونەتە مزگەوت و بەیانی جەژن هەموو خەڵکی ئاوایەکە هەموو خەڵکی دیەکە هاتوونە لەگەڵ مامۆستایە مەراسیم جەژنی نوێژی جەژنیان کردو دواتر کەس نەچێتەوە بۆ ماڵی خۆی گردن ئازایان لە یەک کردو ئەم لاولای یەکیان ماچ کردو و تەمان لە دێهاتی شادایممە کێشە و ئاژا و شەڕە و شانە زۆر بۆ لەسەر مناڵ و لەسەر حیوان و لەسەر پوش و پاونەوانە گاوداری و دایمە شەڕ و ئاژا و ئیترە و مامۆستایان نەیەشتەوە بڕۆن هەتا ئاشتەوای و کێشە و مەشاکی وشتەکانیان حل کردو گردن ئازایان لە یەک کردوێتەوە تەمان هەر پاش بەدرێت دوای جەژن دایمەوەتەوە بە شەڕ ئیتر ئەمە وا گوزەراوە دواتر مامۆستا نەیەشتەوە بڵاو ببنەوە ڕۆشتونە ماڵ بە ماڵی دیەکە گەڕاون گردن ئازایان لە یەک کردووە و تەواوی خێزانەکان یەکتریان بینیوە و لەگەڵیشان مناڵان زۆر دڵخۆش بوون ئەو مناڵانی ئاین دەستە دەستەوەکو مناڵ گەڕاون جەژنەی پیرۆزەیان کردووە خۆیان ماڵەکانیان بەسەر کردەوە بۆ شیرینی و نۆخڵەوە و طبعا دەوری ژنانیش ئەوان کە مەشغوڵ بوون بەنان و چێشت و ماڵ پاکردنەوە و حازرکردنی نانی جەژن و مناڵ گۆڕین و هەموو ئەو شتانە کاتێکە ئەوانیش تقریبا بۆ سعانەوە دەکە لە قاپ شۆرین و حاجە شۆرین و ناندان بە میوان و بە مناڵ ئەوە بوونەتەوە دیسان ژنانی دێش کۆ بوونەتەوە هەمان دەستە سەردانی ماڵەکانیان کردو یەکتریان بەسەر کردێتەوە ئەو ڕۆژانە تۆزێ کەمتر کار لە کار و فرمان بوراون یعنی ئیشەکانیان کەم کردێتەوە خۆیان تایبەت کردووە بە مەراسیمی جەژن و سەردانی یەکتریان کردو و گردن ئازایان لە یەک کردو هەر کێشە مەشاشیلی هەبوو لە ناو ژنانی شایان لە ناو تاوی ئاوایە ئەوانە بڵین هەموو شتێ ڕێکخراوەتەوە خۆی لێکراوەتەوە دڵەکان پاک بوونەتەوە دواتر بۆ زەمەنی شار و ئەوە کە ئێستا بینین شار دروست بووە لە شارەکانی خۆشمانە لە هەموو گەڕەکانە تەڵەن گەڕەکانی شاری سلێمانی وە بۆ هەر کەسێ لە شوێنێکەوەات ینی گەڕێکی ماڵێ لە کفری لە کەلارێشێ لە ڕانیەشێ لە سوورداژیشێ لە هەڵەبجە لە هەر شوێنیشی این هاتوون تەڵەن عادەتی هەموو شوێنەکان کۆکراوتە لە ناو گەڕاکەکانە دیسان ئەمیش هەروەکو بەیانیانی تر لە ناو شارە دوای نوێژی بەیانی خەڵکی مزگەوت ئێستاشی لەگەڵا بێ گردن ئازایی لە یەکەن و جەژنە پیرۆزە لە یەکەن بەڵام لە مزگەوت ناخۆنەچ کە سچێتەوە بۆ ماڵی خۆی وەگەوە ئێستا ئەگوزەرەیە لە ساڵەکانی هەفتاوە گوزەرە لە شاری سلێمانیە بۆ دیسان دەستە خەڵک بە گەڕەکان ئەگەڕێ و گردن ئازایی لە یەکەکا و ئیتر مناڵان و ژنانیش خۆیان چێشتوشیان دروستە کرد لە مزگەوتەکە دایانەنا یان چۆنی بووە بۆ زەمەنی گوند نشین باسەکەی ینی زانەوەی کە ئاماژت بۆ کووت لە مزگەوتەکانە نانیان خوارد دواتر چوونەتەوە بۆ ماڵەوە ئێستا ئەمە نەماوە بەڵێ لە زەمانی گوند نشینەکانە لە هەتا تقریبا ساڵەکانی هەفتا ژوا بوو لە ماڵەکانەوە خواردن نەکرا لە هەموو ماڵەکانەوە خواردن نەکرا هەر کەس سینێکی بە مناڵەکان نات بۆ مزگەوت ئیتر هەموو سینەکان دانران بەڕیز هەمویان بە یەکەوە نانیانە خواری تر تۆچی وە بۆ چی هەبوو بەفێ زەمن و زروف و خواردنەکەی کە هەبوو عادەتەن بە زۆری چی باش بۆیان کردووە هەمووی پێکەوە نانیا خوارد دوایی سینەکان گەڕاوەتەوە بە ماڵەکان بڵێ زۆر باش مامۆستا دەزانین کە لە بۆنەکانی ئیسلامدا کۆمەڵێک عرف و دابوونەریتی جوان هەیە کە بەڕێزی ئاماژەت بە هەندێکیان کرد چی بکەین کە ئەو عرف و عادەتانە بپارێزین کە وەکو خۆیان بمێنەوە کە بەداخەوە دەزانین بەتایبەت لە ئێستادا بەرەو کاڵبوونەوە دەچێت خەریکە و عرف و عادەتی کۆن نامێنێ خەڵک زۆر تااقەتی سەردانی کردنی نیە هەموو شتێک بۆ بە فەیسبوک و تۆڕی کۆمەڵایەتی چی بکەین بۆی ئەم عرف و عادەتە بهێڵینەوە بیپارێزین بەڕاستی زۆر گرنگە ئێستا یعنی خەڵک بگەڕێتەوە یان با بڵین وەک قسەیەکەی ئەڵێ هەر میلەتی ئەگەر ڕابردووی نەبێت داهاتووشی نابێت ئێمە ئەوەی کە جوانی کردوین ئێمە ئەوەی کە میلەتی کورد خاوەنی کۆمەڵێ دابوونەریت و یاسا و ڕێسای جوانی هەیە ینی لەو باوەڕیان لە ناو هەموو میلەتانی دنیاە کەس نییە بەقە کورد دابوونەریت و ئادابی جوانی نەبێ بۆیە ئێمە ڕابردوێکی زۆر باشمان هەیە ڕابردوێکی زۆر پڕ لە معریفە و دابوونەریتی کوردەواری و کەلتوری جوانمان هەیە بۆیە پێویستە ئێمە ئەمە زۆر مهتەم بین پێ یعنی ئێستا ئەوەی کە سۆشیال میدیا هاتووە هەر ئێستاوە چەند ساڵێکە کە هاتووە ئەگەر تێبینی بکەین بەقەدەوەی کە ئیسفادەمان لێ کردووە لەواچێ 100 بەرامبەر ئەوە زەرەرمان لێ کردێ ینی زەرەرەکانیشی ئێستا سەرەتاگەی دیارە ینی هۆکارەکان زۆرن ئەگەر ئێستا ئەوەی ببینی
ئەوەی کە تێشی ئەوەک جەنابەت فەرموددا بوو نەریتەکانی هەمووی تێگاوە خەڵک ئاگای لە یەک نەماوە یعنی خەڵک ئاگای لە دراوسێ و کەس و کار و خزم و گەڕک و ئانی نەماوە یعنی تەنان دوای لاتۆ لە ماڵێکا کە دانیشێ ئاگای لە بەرامبەرەکەی نەماوەی لەسەر کورسەکەیەوە بەردانیشتووە چیەکاچی ناگە لەوازی هەواڵی مناڵێ پرسێ بڵێن کاکەەوە سێ سعات هەر ڕۆیەوە لە دەرەوەی ینی ئەوە گرفتی زۆرە دوایەوە کۆمەڵێ کێشەی تریشی هەیە یعنی ئێستا سەرەتایی دەرکەوتی کێشەکانە لەم فترانەی پێشوە ئەوەی کە بینیمان بەداخەوە ینی ئەیبینی زۆر مشکلەوە مەشاشی لێ ناوەتەوە ئەوە لەواچێ بەشێکی بێ دیار بێ لەواچێ سەدان بەشیشی دیار نەبێ بەڵام ئێمە لە کۆنا دابوونێتە کوردەوارەکان ئەوە بوو ینی خەڵک کە شەوان لە ماڵی خۆی دانیشت پێش هاتنی با بڵێن ڕادیۆ و تەلەڤیزۆن و شانەگەر بڕێنەوە بۆ زۆر کۆن خەڵک کە دانیش لە ماڵەکانە تەنها چرایشی هەبوو کە ڕووناشی ماڵ بوو ئەگەڕا بیری لێوا کردەوە چۆن هەموو شوێ کۆڕ و کۆبوونەوە مەجلیس دروستکەین یا لە چ ماڵە دانیشتین یا هەر کۆبوونەوە خەڵگیان و لە فڵان ماڵین لەوێ دانیشتن خەڵک لە گیر و گرفتی یەکتری ئەپرسیەوە ئەیزانی چێ نەخۆشە چیە مشکلێ هەیە دواتر قسەی خۆش و گۆرانی و بەسەرهات و چیرۆک و حیکایەت و شتی ئەجێڕایەوە ئەوە شتێکی زۆر با ینی زۆر ئاگای لە یەک بوو ینی دواتر بۆ زەمانێک کە تەلەڤیزۆن هاتە ناو ئەم وڵاتەوە خەڵک لە ماڵەکەی خۆی دانیش کەمترە چوە دەرەوە ناو کۆڕ و کۆمەڵ و ئەوە دواتر کە سەتەلایت هات و ئێستا فەیسبوک هات تەواو خەڵک پەرتەوازە بوو ینی ئاگای لە یەک نەما بەڵام ئێمە زۆر زەرور ئاگامان لە ڕابردووی خۆمان بێ ئاگامان لە دابوونەریت و کەلتوری خۆمان بێ و خۆمان تەواو تەسلیمی ئەم مەوجەی سۆشیال میدیا و بەجیهانی بوونە نەکەین بەو دەرەجەیە چکە لە بەردامێتی شاوتم ئەوەی ئێمە ئەگەر لاسای ئەوروپا بکەینەوە ئەوروپا ئەوە دابوونەریت و کەڵچەرێکی کۆنی خۆیان هەیە و ئەگەر بگری ئەوان عیلم و سەنعات و پێشکەوتنیشی وایان هەیە ئێمە ئەگەر بمانوێ ببین بەوان نابین بەوان بەڵام ئەگەر دابوونەریت و کەلتور و ئەم کەلەپور و ڕێساوی یاساکانی ژیانی خۆمان لە دەست بین ئێمە هیچمان نامێنێ بەوانیش ناگەین و خۆشمان هوونەکەین ئەو کاتە لە شوێنێکا خۆمانە بین خۆشمان نازانین چیمان بەسەراتەوە کە خەریکە ئێستا سەرەتاکەی دەرەکەوێت کاگیوا بۆ پێی کە بەڕێستا خۆت کەسێکی کۆمەڵاتی و کەسایەتێکی شاری دڵنیام چەندین بەسەرهات بینیوە یاخود گوێبیستیان بووی جا پێمان خۆشە بەسەرهاتێک پێوەست بە جەژن شتێکمان بۆ باس بکەیت وەڵی تەبان ئێمە لە کۆنا بە تایبەتی من لە گەڕەکە هەژار نشینەکان و لە گەڕەکە شعبیەکانە گەورە بووین ئێمە دایما لە هاوینانە ئیلا وای یەکەم ڕۆژیان یەکەم ڕۆژی عوتڵەی هاوینەوانە ئیلا وای ئیشمان کردایە یانە وایە مناڵی هەژار بووین ینی ئەوە ئیشمان کردایە پارێکمان پیا کردایە بۆ جلی جەژنیا بۆ خۆمانیا بۆ برا و خوشکوشتەکانمان بۆ پێڵاو بۆ خەرجیوانە ینی ئەتیمادی کولیمان لەسەر خۆمان بوو جا ئێمە هاوینان ئیشمانە کرد برادێکە بوو سابیری ناو بوو کاسب بوو یعنی زۆر کاسب بوو هاوینان ئیشێکرد ئیترێکمان ئیشێکمانەگرێشێ بڵین چلورەیە فرۆژێکی گوڵە بڕژەیە فرۆژنیشێ لە بازار شاگرد بوو ئیتر هەواڵ یەکتری مانەزانی لە گەڕەکە شعبیەکانە ئیتە ئەو برادەرە زۆر کاسب بوو هینیە کرد ئیتر ئاوا نزیکی بەرەجە ژنانوانە بوو فترە ئیشێ کرد دەنکە هەنارێ فرۆش هەناریەک ڕی بە پلاسی و هەڵێ وڵی و سەر سینە ئیتر ئەی برد بۆ چوت جومانەی برد بۆ ڕۆژانی تر لە گەڕەکانی ڕۆژ جومانەی برد بۆ سەرچنار لەوێ ئەیفرۆژەی و قەرەباڵغە و خەڵگە بۆ سەیران ئەوانە و ئیسفادەیەکی زۆرەکە ئیتر باس بۆ یەکتریمان باسەکە تۆ چەندێن دەچەکەی و خەڵەوە کاتە فەقیر بوو ئیتر ئەو وردە سینەکەی گەوراگری بەخوا ئیشەکە لە باشیایە و دەزمایەکەم زۆر بووە ئیتر بۆ جەژنوا کڕموا ئیتر لاخیرە دەزمایە وگادە ڕیترە بوو بە 5 دینار و 6 دینار و 8 ئەو نە زۆر نەبوو بەو دەرەجەی ڕۆژانە ڕبع دینار 15 شتێکی وات پیا کرد لاخیرە ڕۆژێکی نزیکی بەرە جەژنانوانە بوو سینێکی زۆر گەورەی کڕی بوو دووسێ عەلاگە هەنار و پلاسی و بە تەکسی وتی ئەچم بۆ سەرچنارم نزیکی جومعەی پێش جەژنوانە بوو تی لەو باوەڕامی تر پێتەقم زۆر ئەفرۆشمەوانە ئەوەشم کە هەڵوڵی مناڵی شێوە خۆیان بردووی جارێکی تریش هەڵی هەوڵمەوە بزانم ئەمڕۆ ئیسفادێکی باشەکەم و جەژن جلی واگرم پێڵای واگرم حەزم لە قاتێکە لەوێ و پێڵاوێکە لەوێ ئەوە لەوێ ئیتر خەیاڵێکی بۆ دروست کرده بوو کاک سابیر یادی بەخێرە ساش هەر کاسبکارە ئەوانە. ئیتر کە چوو بوو هەنارێکی بێحەدی هەڵوڵی بوو
لە خوار سەرچنارەوە جۆگاوشی لێ بوو کە چوو پسێکی تۆزیە زوو چووە ینی خەڵک نهاتەوانە لەو چەمەیە بینی بووی خەڵک مەلاکە لە سەروی قلیاسانەوە بینی سەرچنار جۆگای کۆنکرێتی وشی لێ بوو ئاوی زۆر بوو ئیدە هەنارەکە هەڵوڵی لەسەر سینیەک هەمووی خەڵاچین کردووە مانوتبی ئەمە ئیتر مەکە ئەمڕۆ ئەتاقم ئەو نافرۆشم ڕایتتی مەلەم کردم خەڵی مەلەیەک زۆرم حەزنە مەلە وتم جارە زۆر تا خەڵگە تی بە جۆگاکە ئیتر مەلەمەکە لێرەوە بۆیە لێو بێویتی تاواگان لە سینەینەکە نەماوە هەنارەکە تیۆڵایتر کە لەپڕ ڕۆژم هاتەوە چوون بۆ لای سینێگە تی کەسێرەکە مانگایەکە مووی خواردووە تی بڕاوکە جا مانگا زمانی زۆر پانەوتی ئاواکە نابە سینێگە ئاوەکەش هێلستەوە وتی بە گریان هاتمە ماڵەوتم بەخوای فلاسم کرد تا کاسپیە و کاتە و بیرۆری مناڵی چێژوانە و پارەشی کۆی کردوتەوە یا بێتەوە بە هەنار دیسان ئارە وەڵاڵای ئیفلاسی کرد فەقیرە جای و قەت لە دڵم دەرناچێت کە جەژنانێت دایمە بیرمەگە ئەو مانگای زەرەرێکی دام جا مانگای قلیاسان بۆتە هاوینی کشان وەڵا ئێمە تەمان لە گەڕێکی ئاوڵا خوشەمێدینەوە نەبووین ئیتر بووە گوتم هەر خەڵکێک ئینێکێکرد یانی جۆرە کاسپێکێ کرد برادێت چلوورەی بردبوو بۆ دیەکان جای خەڵکی دیەکان لە تۆزە کارە باوشن نەبوو زۆر حەزیان لە شیرینی بەتایی چلوورە و هیچ تەپەتۆریش پێ وتی ئەو نەم تیا کرد و وتم بەشی دوو دیەکە وتی ملم خوار ببوو وتی وەڵای تر چوم بۆ نزیک دێ تووشی دووشوان بووم وتیان چی پێوت ماڵات چلوورە و شتمان پێوانە وتیان دەبا دەستکەین بە هەڵی شڵبزانین چیوتی تر زۆر زۆریان هەڵەتی بڕواکە تەپەتۆرەکەیان تەواو کرد بە ئیسراحەت وتی تر هیچ شتی شویانتیان هێشت بوو وەڵای دوای هاتە سەر حساب و شت تم دەی خاڵ وەڵا بە هەردووشیان و بە شوانەکان وتم بە پارەشتم بەنێ وڵای تر تۆزێکتیاماوە لە دێگەی فرۆشم وەڵاوتیان پارێکی ساک بابشێڵێ تۆ جاسووزنی وتی پاریان پێ نەبوو جاسوو زۆر خە دەربیانی مناڵەکەی بیستوی جاسوو زەر بیگرنەی خوشن پارێکی ساک بابشێڵێ تۆ جاسووزنی حکومە نەیناڕوی بە جاسووزۆرە بە تەپەتۆرەکە ڕامگرت بۆ سلێمانی ئەوەی ماشەوە توایەوە لە ترسی جاسووس چاو کاتە جەژنان و مناڵانی هینی ئێمە یعنی ئەوایە هەر احتیمادە لەسەر کاسبی خۆ بووە یان هەر شتێکە بکڕایە بە پارەی خۆت و بەوە حازری کردایە بۆ جەژنەوە ئەو چێژەی کە جاران لە مناڵی ینی ئەو ئەمان بینی زۆر ئێستا جیاوازترانی وەڵای ئێستا جیاوازترە ئێستا بە تایبەتی من ئێستا لە بەڵێن لە مناڵانی زۆر چێژی لێ نابینن بەڵام چێژی لێ نابین ئایپاد و موبایل هەموو ئەو شتانە دیارە بەشێکی ئەوەیە جاران ئێمە تەنها لە جەژ نابووین بە ساحێبی چلێکی تازەیە خواردنێکی باش یا گۆژ یان میوەیە یا شیرینێ بەڵام ئێستا لە خۆی گەورە بە زیابێ ینی تقریبا خەڵک ئێستا جلی باشە پیاڵاوی باشە ینی هەموو ڕۆژێکی هەر جەژنە بەڵام لەزەتەکەی جارانی نەماوە بەڵام ئێستا شتۆگە لە زۆر وڵاتە یعنی لە تەلەڤیزیۆنا زۆر جایبین لە جنوبی ئەفریقا یا شتێگەر یاریشی لاعیبەی بچووشیان بەدەستەوە بێ زۆر چێژی لێبینن لەبەر چی لەبەرەوەی هەنیان بینیەوە بەڵام تۆ ئینسان جاری وایە ئێستا خواردن تۆ کاتێکە کە با بڵێن نەفسێ تێر بوو هەچ خواردنێکە بنێ حەزت لێنی ینی لەش تڕەفسێکاتەوە یا لە ماڵە ئەنواع لەعیبەیە ئەنواع جل هەیە جاران ئەوە بەس لە جەژ نابوو بەڵام ڕاستە فەرمی ینی جاران خەڵک سادەتر بیرێکردەوە تەماعی نەبوو ئەو مێشکەشی نەبوو ئاگای لە هەموو دنیا بێستا تۆ ئاگات لە مەراقی هەموو دنیاە جاران خەڵک تەنها مێشی ئەو نەبوو لە سنوورێکی دیاری کراوە ئاگای لەو سنوورەی خۆی بوو جیاوازیە زەقە چییە لە نێوان جژنی ڕابردوو ئێستادا کە بەڕێز ببینیت وڵای ئەوەی فەرمووت خەڵک زۆر دڵخۆش بوو لەبەرەوەی خەڵک یەکێک لە شتە ئەساسیەکان بەڕاستی ئینسان کەی گەیشتە ئەو کاتەی کە ڕۆشنبیریشی ئەوەندەی هەبێ سەقافەتیش ئەوەنەی هەبێ کە هەمومان هەر ئەمرینی ینی ژیانێکە تۆ هەر چۆنێ بژی هەر ئەمری منە چۆنێ بژیم هەر ئەمریم ینی قەنەعەتێ بە خۆمان بکەین کە ئەو تەماحە گەورەیەمان نەبێ ئێستا خەڵک هینیشی هەیە ینی سیارەکەی چی حەزەکە زۆر باشتر بێ خانوەکەی چی هەر زۆر باشتر بێ دوایەوە بگا بۆش هەر ئەولاتریەوێ خەڵک لێرە ئەژی ئەوێ بێتە ئایسا خەڵکێک لە لادێ تموحیەوەی بێتە مجەمەعەوە ینی لە مجەمەعە تموحیەوەی بێتە شارەوە کە هاتە شارەوە تموحیەوەی بچێتە ئەوروپا لە ئەوروپا بچێتە وڵاتی ینی ئەم هەموو شتە بەیەکە بۆ ئینسان ئاسان نییە بێتەسی تۆ مەراقی پێوەڵەگری بەشێک لەوە ئەوەیە خۆمان بە زمانە کوردیە سادەکە بڵێن قەنەعەتمان نەماوە ئەم قەنەعەتی نەمان ماوە بۆتە هۆی ئەوەی دڵمان ناخۆشە
یعنی بەردەوام لە خەیاڵان بەردەوام لە بیرکردنەوەیان بەردەوام لە تموح کەواتە مامۆستا خۆمان تا چەندە هۆکانی بۆ نەمانیە و عرف و عادەت و دابوونەریتە کۆنانە ئێمە خۆمان بڵێ ئێمە خۆمان شتێک هەیە ئەوەی کە وەک وتمان من پێشتر باسی ئەوم کرد بیزاد ڕاگەاندن ینی یان تەلەڤیزۆن یان سۆشیال میدیاە کتێب ئێستا من بیرمە زۆر لە کۆنا کە بڵاوکم کتێبەکانی خوشی و خاوەر و ئەو ڕۆستەم و زۆرا بۆوانەیە کڕی دانیش لە ماڵەوە ناچوو بۆ ماڵانەی بۆم بخوێنەرەوە بۆ دەخوێنەوە چەند بارە بۆ دەخوێنەوە ینی مەشغوڵ یەکردی بۆی کە نەچێتە دەرەوە دواتر بۆ زەمەنی تەلەڤیزۆنی ڕەش و سپی و نازانم چیوانە خەڵک دانیشت بیزاز شەوی سێشەمان تەمسیل هەبووی مەچۆ ئەم شەو تەمسیل ناچمە دەرەوە شەوێک ترەی و بەرنامەیەکە ئیخبارێکە شتێکەیە دواتر کە بوو بە سەتەلایت هەزاران قەناعەت بوو قەناعەت هەبوو حەزت ناگە هەر بچیت دەرەوە ئێستا سۆشیال میدیاگە بیزات فەیسبوک و ئەنتەرنێت و دوای لێ هاتووە هەر لە شوێنی خۆ ناجوڵێ ئەمە تەئسیراتە ئەساسیەکەی سۆشیال میدیایە یعنی خۆمان بەڵام سۆشیال میدیا بۆتە هۆکارێک بۆتە هۆکار بەڵام من دڵنیام میلەتی ئێمە کەلتوری ئێمە دابوونەریتی ئێمە لەمە ئەمە ڕەفسەکاتەوە ڕۆژێک یعنی لەوە بێزارە بێت چکە ئێستا تۆ دانیشی جاری وایە 4 ساعت دانیشی بەتیار ئەنتەرنێت و فەیسبوک وانەوە لە ئەخیرا سێرێکی شتێکی وات لێ بەرهەم نەهێناوە شتێکی وا لێ فێر نەبووی ماندووش بووی چاو و مێشک و دڵ و کاتەکانی هەمووی خوا سەر لێ ماندوو بووی ئێستا حالیەن لەم چەند ساڵی پێشوە ئێمە گەر بینی بێتمان خەڵک هەوڵیا بچێتەوە بۆ ناو لادێ هەوڵیایە بچێت خانوویە بکە باخێ بکە بچێتەوە بۆ ناو سروشت لێ بچێتەوە بە ناو کۆمەلگا لێ بچێتەوە بە ناو دیوەخان چکە تامەزرۆیە بەو ڕابردووی خۆی هەر لەسەر ئەوەی تۆ ئێستا دەبینین ینی خەڵک کە شوێنێکی کەلوپوریە بینێ یاخود ڕێستۆرانتێک دەبینێت کە قەدیمیە ڕسمی لەگەڵاگرێ یان لە نێو هاوڕێکانتە لە نێو کەسەکاندا باسیەکەن وڵافلانە ڕێستۆرانت هەیە هەموو شتەکانی کوردەواریەوە نەجوانەوە نەخۆشە ینی هەستەکەی کە خەڵک بێزار نییە لەو ڕابردووە پێی خۆشە و شتە جوانانی ڕابردووی زۆ پێی خۆشترە زۆر پێی جوانترە بەڵام ئەو تەکنۆلۆژیا و کرانەوەی جیهانی کاتۆتە نێو کۆمەڵگای کوردی داگیر کردووە و زۆر جار ناچارین ینی بەکاری بین ناچارین کە لەگەڵ یان ڕابین بەڵام ینی کۆمەڵگای کوردی هەمیشە دڵی لای ئەو ڕابردوویەتی دڵی لای ئەو شتە جوانانەیەتی کە لە ڕابردوودا هەیە ینی دەزانین کەەوە چەند ساڵێکە شەیدا لای باشتر بزانێ ئەو جلانی هەفتاکان کە وێسە گەڕاوەتەوە ینی خەڵک ئێستا ئافرەتان بەکاری دێنێتەوە پیان جوانترە بەڵێ ئێمە ڕابردووە زان چۆنە هەمومان پەیوەندیشی ڕۆحیمان لەگەڵ ڕابردووە هەیە بۆ ئێستاوی جەناب دەڵی کاڵی شوێنیش کەلتوریەکرێتەوە خەڵگە بێت بگەڕێتەوە بۆ چکە ئەی بینەیە ئەی ویستێ لە دایک و باوکو و کەسوکارەکەی کە کۆن باوک و دایک و باپیر و کەسوکارەکانمان لەناو ئەو جۆرە شێوازەخان و جلوبەرگ و بەڕە و هەموو ئەو شتانەیە ژیانی کردووە بۆ ئێمە ئەو پەیوەندی ڕۆحیەمان بەردەوام لەگەڵیا هەیە بۆ خۆشمان بەردەوام جیل بە جیل بۆ نەوەکانی خۆمانی باسەکەین کە زەروریشە باسیکەین بڵێن ئێمە ئاوا ژیانمان کردووە گوزەرانمان کردووە بەڵام کاتی ئەوانی ژەیبین ئەڵێن بە ئێمە ئەڵێن بەڕاستی ئێوە ژیانتان خۆشتر بووە ئێوە ڕابردووتان خۆشتر بۆ چکە ئێمە لە کۆڵانەکانی شاری سلێمانیە لە گەڕەکە شعبیەکانە ئێمە بەردەوام یعنی هینمان کردووە بەردەوام شەوان ئاگامان لە یەک بۆ گۆرانی ماوەتووە قسەی خۆشمان جێڕاوەتەوە نوکتەمان جێڕاوەتەوە بەسەراتمان جێڕاوەتەوە و ئاگامان لە هەموو گەڕەک بووە کە چیە کێشەیە معاناتی مەشاکیلی هەیە ژیانی چۆن ئاگامان لە یەک بۆ کەسا بۆ منەوەکانی خۆمانی باسەکەین ئەڵێن بەردەوام خزمان سەردانمان لە یەک کردووە تەنان دراوسەکانمان بە جۆرێ بوو ئێمە خزمی دراوسەکانیشماوە خۆیان ناسیوە تێگەڵیمان لەگەڵاکتون لەگەڵیانە چوین بۆ دیەکانیان بۆ مناسەبەکانیان بۆ ئێستا بۆ نەوەکانی سای گەڕینەوە زۆر دڵخۆشن لێ خۆزگەی ئێمەش لەو ژیانەیە بووین ڕاستی ئێمە ئیسراحەتین بەڵام هەموو ناخۆشەکان هاتەوە دڵمان لەشمان ئیسراحەتە تێرترین پاکستەمیسترین جۆرێکن ماندوونین بەڵام ئەو مەراخوشتە هەمووی هاتوتە ناو دڵمان سەر و یەخە و مێشی گرتوین ناڕەحەتین پێی خۆزگە ئەو ژیانی ڕابردوو هەروە خۆیان مایە ببووردانیان پرۆسی گردن ئازای و دانان بە هەڵەکان دایکێک بوو لە سیما جوانەکانی جەژن کامەژ وای دەکرد لە بغض و ڕقوقینە ئەو کەسە ناخی پاک دەبوویەوە پرۆسی گردن ئازایی لە زوودا چۆن بوو چونکە بەڕاستی لە ئێستادا ئەوەشی کە بێکەوە قسەنەکات هیچ مهم نییە لەلای هیچ گرنگ نییە لەلای بەڵام جاران
کۆن کە ئەیگەڕنەوە باسیەکەن کەسانێک ئەگەر بەیەکەوە قسەیەکیان نەبوو بیان کێشەیەکیان هەبوو بێخواخوایان بۆ کە جەژن دوو بێت و ینی لەم مەڕاستیمە لەم بۆنە پیرۆزەیە ئاشتەوایی بکەن ئەگەر باسی شتێکی ئاواشمان بۆ بکەین یان سەرەتا باسیەوەت کرد کە لە لادێکانە پێش جەژن شەڕێکی زۆریان بوو کە جەژناتەوە ئەوەندە دڵیان ساو بۆ یەکسەر ئاش بوونەوە یان دەبێت ئەوەش بزانین ئیزافە بۆ قسەکانی هاوکارم شەیدا ینی ئەو شەڕ و ناخۆشی کە زۆر جار بیستومانە خاکە نازیان بۆ یەکتەڵ گرتو لە نێو لادێکان لە نێو باخەکاندا کەچی کاتێکم جەژناتەوە بە دڵ سافێکی زۆرەوە باوشیان کردو بۆ یەکەوە ئاش بوونەتەوە لە ڕابردوودا ئەمە بەدی دەکرێت یاخود جیاوازی هەیە لەگەڵ ئێستادا ڕاست جیاوازیەکە یەکجار زۆرە چکە ئێستا خەڵک کاڵێ گەردە مازاغەیان ئەوە زۆر جار بەداخەوە ینی بەو دڵە پاک و بۆ ڕۆحە پاکی ئەو کاتەوە نایڵێ یانەوە تا خۆی جاران خەڵک زانین چۆن ئەگەر شەڕیشی بکردایە غەڵەتیشی بکردایە لە هینەوە یعنی ئینسان وەعی نەبوو ئینسانی ئەو کاتە فەقیر بووە نە شارەزان نەبوو نە خوێنەوار نەبوو ئەو نەدینادیدە نەبوو لە فەقیری خۆیەوە غەڵەتیە کرد بەڵام کە لە فەقیری خۆی و غەڵەتێک بەرامبەرەکەشی ینی شتەکە بە پلان و بە بەرنامە نەبوو شەڕکرێ لەگەڵیکە دە پڕ شتێ دروستە بوو لەسەر شتێکی ئاسا بێ کاڵاگژان وەگەوە نەبوو تۆ 10 ساڵ بغزێ بۆ پێشەیە ڕخی لێ بیان بێتاقەت بێ بەرامبەر هەموو بوون و ژیان و مەسەبت و ماڵت و حاڵت و مناڵ وانە و بە بەرنامە شتێکت بۆ شەڕێکت پێ فرۆشێ شتێک بوو هاکەزایی دروستە بوو بۆیە ئاشبوونەوەکەش هەر سادە بوو هاکەزایی بوو بەڵام سا زۆر کەس هەیە تۆ جاری وایە ئەو پەڕی باشی لەگەڵ کەسێکە ئەو پەڕی ڕابردوویە کە تەیە خزمەتت کردو یارمەتی دا و هاوکاریت کردو بۆی باش بووی سیرەکەی ئەو بەرامبەر هەموو ئەمانە بە بەرنامە خراپەت بەرامبەرەکە هەر ئەو ئیستیغلالێ دەکا یعنی لە شوێنان زەمە دەکا ناشرین دەگا بێ گوناحێکت هەبێ لەگەڵەوە شاکە تۆ چەندها چاکات بۆ هەبووە ئەم کەسە تۆ چۆن باوەڕی پێ بکەی کێڵێ گەردنم ئازاکە لە کاتێکە تۆ ئەمە هەموو چاکت بۆ بەرامبەری کردووە ئەو بە پلان ئەو هەموو خراپ و ناشرین و بزوشین و زەمە دەگا دوای قسەکەش کە گەردنی ئازاکەیتەوە ئەو هەر لەسەر هەمان ڕیتم و بەڵام جاران خەڵک سادە بوو شەڕەکەی بە بەرنامە و بە پلانەوە و بە بغزنە و ئاشت بوونەوەگەشی ئاشبوونەوەیشی ڕاستگویانە بوو یا بۆ نمونە جەژنان تۆ کە هاتی کە خەڵک هەر لە دەرگای ئەیای بڕوا بکە لە دەرگای ئەیای هەر کە جۆت لە دەرگای تەقەی دەرگاکە بوو کان و فڵان کەسە یعنی ئەوی لە دەرگام ماویە ها لە دەرگایان لە دابوو نەریتی کورداوی ئەوی هاتومەتە ماڵەکەت یا هاتومەتە قاپەکەت یا لەسەر بەڕەکەت دانیشتوم خەڵکەوە کاتە بەڕێکیە بۆ نەگەشت بۆ مەرحەلەی دۆشک و قەنەفە و چی و شتانە کە ها لەسەر بەڕەکەت دانیشتەواو یاگە مشکلێکی لەگەڵ تا هەبوایە ئەوی چاکەت ناخۆم یا ئاوەکەت ناخۆم هەتا لێم خۆش نەبی یا گەردنم ئازانەبی خەڵک ئەگەر شەڕەکەشی بوو وایە بە پلان نەبوو کە گەردن ئازایشیەکردی هەر هیچ بیری لەوە ناکرێت دووبایین تۆ چیەکەی یا چی ناکەی ئەی بەڕاستگویانەیە ینی دڵی پاکە بۆەوە لە لایانی دەرگاکەوە کە گوێی لە تەقەی دەرگاکە بۆیان و ئەوە دڵی پاکەوە من برادرە شتێکی بۆ جێڕامەوە ئەیوب لەگەڵ ماڵێکی دراوسێمان لەگەڵ باوکماوەتی شەڕی بوو وتی کە شەڕی بوو یەکیان عەزیە داوام لاولا وتی دوای 2-3 سەعات نازام کرێخان و ساحێبخان و هاتبووە سەری چی وتی ژنەکەی نازبووتی وەڵا بەڵکو سێ دینارمان باتێ پارەمان پێ نییە بۆ هین بۆ قەرز وتی دایکم پێوتی پارەی چیەی تێ ئەویش دەستی کرد بە چۆخەکە ژادی دیناری بنوتی ها بێرێ بە مناڵەکەی بەخوا ڕاستکە کرێچینەوەانە وتی پارەی چیەی تێ ئەوە تۆزێ هەم پێش چی پێکردین و شەڕمان وتی کاکە مادام لەو گەڕەکەیە منی لە هەمووی بە پیاوتر زانیوە منیش ئەیەمێ تێوە شەڕەکە بابەتێترەوە ێستا پێویستی پێمە ئانی خەڵک لەو کاتەشە یعنی کە شەڕی بووە لەگەڵ یا ئەمی هەر لە گەڕەکەکە بە پیاوتر زانیوە لە ناو هەموو خەڵکەکە ئەوی لە هەمووی بە باشتر زانیوە لێ ڕابینی و دیتی باسم ناگایە نەم بێ لێم ناسەنێتەوە زەمیشتەکەن و مشکلەش دەکەن دوای تاوای گەردەکەن ینی کۆن خەڵک ئاوا بیری کردوێتەوە خەڵک بەو دڵە پاکە بەو ڕۆحە پاکە جا ئێستا لە بەداخەوە ئێستا سیرەکەی ینی سیرەکەی تۆ لە گەڕەشێکە ئێستا بە زۆری ئێستا گەڕەکە شعبیەکان باشە ینی ئێستا گەڕەکە شعبیەکان زۆر باشترە من متابعی تەلەڤیزیۆنم کردم بەیانە بە تایبەتی قەزام ناحێوشتەکان و هەر بەیانیان زوویەنە دەرەوە لە دەرگای یەگەیەن ئەچنە قاپیەک ئەگەر وەکو جارانی لە ساسە دڵ پاک نەبێتەوە
هەر نێت پاشیە خۆشە وا من جەژنی پێشوو بوو یەکەم ماڵ لە گەڕەکیشین تازەشین لەو گەڕەکە چوم دراوسەکە دەرگای ناکردەوە نیپاڵیەک کردیەوەوانە هێواش هێواش هات یعنی وتی فەم و وتمەڵا ساحب فەرمووی بهاتوین بۆ جەژنە پیرۆزەوە ئەوانە هەڵساون وەڵاوتی خەتوو خەتوو یعنی خەوتووە وتی کاکە خەوتووە وڵای سەعات 9 وەمانە هی تۆ یعنی مەسەلەن سەعات 9 دەرگا لە دراوسەکە ناکەیتەوە بۆ جەژنە پیرۆزە شتێوانی ینی هەر نایکەیتەوە بەڵام بە تایبەتی بەیانی جەژن یعنی تۆ هەر پێویستە هەر هیچ نەبێ هەر هیچ نەبێ کۆڵانەکان بەرەوبەر مەرحەبای و گردن ئازاییەک و کاکە تۆ ماڵێکی تازە یان ماڵێکی تازەم هەر هیچ نەبێ بەهۆنی جەژنەکەەوە تعارفێکیەکەی خۆشوانێ کە لە دەرگاکەی مەرحەبایە گردن ئازای جەژنەی پیرۆزەیەکەیت و تعارفێکەکەیت و باشتریشە بەس ئێستا بەدا هەوای لاتووە یعنی ئەچی جاری وایە وەک ئەرزم کنی نیپاڵێک لێ دەگاتەوە ئەویش جامە چۆن حاڵی ئێمە هاتووە گردن ئازای پیرۆزەوە بەیانێزووە کاکیوە جاران لە جەژنەکانە چیان دەگەڕا کاتێک کە ئێمانی سەردانی ماڵان دەکرا ینی شتێکی دیکە ئەو عادەتە چی بوو کە جاران جگەرەشیان نەگەڕا کاتێکە لە جەژن و مەراسیمەکان دەیانی ئەو عادەتە لەکوێوە هاتوو بۆ هەبوو نیانەزانی کە بە زیانی هەیە بۆ نمونەیانی شتێک لەو ئەوەی کە ئەو عادەتەی کە جاران هەبوو ئێستا نەماوە بەڵێ خۆی بە ئەگەر بگەڕێنەوە بۆ زۆر کۆن بەڕاستی خەڵک شت نەبووە ینی شت خواردن و شیرینی و شت هەر زۆر زۆرکان بووە بە تایبەتی لە لادەکانە ئەوەی جەنابە دەڵێن بەنسبەت جگەرەوە تەمان خەڵکی داهاتوانە ئەوە بەردەوام لە مەجلیسەکانیشە ئەجێڕرا لە خۆیان هەر یەک کاریشان بە تایبەتی کاری توتن کاریشی سەرەکی بوو یعنی لە لادەکانە توتنەکە لەگەڵ ئەو خواردانەی کە یان جێڕاوەکو نۆقۆڵ ئەویش ئەو نۆقڵا ڕقی ئەو کاتە هەبووانە هەنێک کەس هەندێک شتی تری وەکو میوەیە گەگەر بەپێی فەسڵەکە یعنی گەر جەژن کەوتایەتە هاوینەوە هەندێک میوەی ترۆزی و کاڵک و شیشیەیە یان شتێکی سادا بتەمە خەڵک دانیشەوە نەبێ لە بەر قاپیەکە و یەکسەر بڕوا ڕاکە دانیشتر چی خوا بیایە یا لەگەڵەوان شەوەک جەناب فەرمووی توتن لەبەرەوەی توتن شتێک و ئەو کاتە جگەرەی قامیشە بوو خەڵک بە تایبەتی ئافرەت ینی ئەی پێچایەوە ینی توتن شتەکە کە وردەکرا ئافرەت خۆی زۆر ئەی پێچایە جا لە کۆنا هەر باو بوو ژنانی ژیان کێشا بەڕاستی سامن یادمە ئامۆژنەکانم ینی لە کۆنا کە جگەران کۆمام وانە پێچایەوە ئیتر ئەوانیان بینیان خۆشیان هەر جگەران خۆی لە کۆنا ژنیش جگەرەی کێشا ینی ژنە قەدیمەکان زۆریان جگەرانی کێشا ئیتر بۆ میوانی شیاندانە ئیترەوە وەگەوە بوو ڕاستەکەی ڕاستە زیانی هەیە بەڵام وەکەوە بوو ئیتر چاروایە تۆ هەموو مەجلیس و شتێک کە دانیش وەکو کات بەسەر بردن و ئەوە بوو بەڵام تۆ ئەگەر بشبینی ینی مەسلەی توتن ئەزانین چۆن ینی زۆر جار ئێمە زۆر ناچینە سەر زیان و شتەکانی ئەو بابەتی تەندروستیە بەڵام ئیتر خوای گەورە و توتنەشید کە دروست کردووەکو زەرعاتێک لەو هینەیە تۆ بینی هەموو دیەکانی کۆن ینی هینیان ژیانیان سەر توتن بوو دواتر کە هاتە ناو شاری سلێمانی و معمەلی جگەرە و شتە بوو هەزاران کرێکار لە ناو شاری سلێمانی لە کارگەی جگەرەوەوانە هینیە کرد با بڵین کرێکاریە کرد هەزاران مناڵ و دوکانارەی فرۆشن زایدەن دوایەوە شتۆی بینی خەڵکیش نەخۆش دەبێ ئەی کاکە و هەموو کارمەندی تەندروستی و سەحە و معاونت و بیشتە خۆ بێ خەریکی شتێ بێ یعنی خوای گەورە ئەزانین چۆنە ینی ڕستەکانی هەر بەجددی ینی ئەزان چۆن باو باپیری ئەمە بە زۆری نیوەی بە پارەی توتن چوە بە حەج لەنە هەر بەڕاستی ینی کاکە ئێمە واقعی ژیانی ئێمەوە لەو ژیانەیە لەو کاتیا لەوانەیە لە زیانەکانی ئاگادار نەبوو لە زیانەکانی خوای گەورە ئەوەندە جوانە ئەتۆسیگەگە زۆر بیری لێگەیتەوە من قەلەگە جگەرە ئەو شتانیان نیمەوە ڕاستە زیانی هەیە خۆشم جگەرە ناچێشم بەڵام بەس لە زستانە کە بەفرە بارەوە هینە تۆچی حەزم لە جگەرەیە بەس لە سەرمایە ئەزانین چۆنە ینی ناکرێ هەموو خەڵک وەک من لە دایری کارەبا بێ وەک تۆ ڕاگنکار بێ تۆ سێری شەتڵێکی توتنەکەی لێ ئەیرێ هی بڵین تەماتە یا هێر زەعاتێ بیبەرێ شتێ سێرەکەی خوای گەورە کرمیشی بۆ دروست کرد لەو ژێرەوەی خوا ئەی تۆ ئەی چۆن بچی دەرمانی بکڕی کارگاکە چۆن ئیشکاو هەر ئیشەکانی خوای گەورە زۆر جوانە ینی بەرفراوانە ئیتر تۆشەکە نەخۆش نەکە ئێوە هەموو سەحە و سایقی زعاف و معاون خەریکی چی بێ خۆ بە ئیشێکی بێ جا دوای ئیساج هەر پێویستە نەخۆش بێ و بمرێ و کاگیوە خۆت لە جەژنا هیچ بەسەرهاتێ شتێک نەبووە خۆت ینی لە خۆت هات بێ لەو بەسەرهات هەبوو بیت
وەڵی چوبیتە ماڵێکەوە دەرگای نەکردبییتەوە وەڵای زوو دەرگاوشت هەر کراوە بوو دەرگاوشت هەر کراوە بوو وەڵی من جارێکیان بەرە جەژنان بوو دقیق ینی هەر وەکو جەژن شتێکی وان بیر نییە ئیساوە بە سریعی بەڵام بەرە جەژنان بوو ئەو کاتە هینمان نووسی بڵێن شعروشمە نووسی لە ڕۆژنامەی هاوکاری هەبوو لە بەغامان ناردبووێ ڕۆژنامەی زۆر باش بوو ڕۆژنامێکی ئەدەبی باش بوو شعرێک نووسی بوو بۆ جەژن یعنی بڵێن ئیتر ئاوا تقریبا لەو بابەتە بوو لە بازار کە چووم هاوکاری یادم بێ نازانم چوارشەمان دەرەچوو پێنجشەمان دوازەم دووشەمان دەرەچوو هەفتەی ڕۆژێ بوو دواتر بوو بە دوو ڕۆژ هەشتا ئەوە 6 ساڵ و 7 ساڵ و شتی وا بوو کاتە ماڵمان ئابلاغ بوو پیرشێک بوو بەینی ئابلاغ شەمین پاس شێمعیدی نهاتینەوە کە چوومە بازار سێرم کرد سەی جەردەگەم کە خێرا لاپەڕی شعروانە مەڵا سێکەم شعرەکەی خۆمی تایە یەکەم جاریش بوو شعروشتم بڵاوێ و کاتە بەڕاستیش هەموو شتێکی تام و چێژ و دەوری زۆر بوو لە بەغا بڵاوە کراوانە وڵا کە جەریدەکەم مەڵا سێکەم شعرەکەی تایە زۆر دڵم خۆش تراوانی بەرە جەژنام دووسێ ڕۆژی تر و ئیتر خەڵی ناو بازار خەڵەباڵی وە ڕۆیشتەوە بە پاس و پاس فڕکەی هاو خەڵگە هاتە گەراجوانە ئیتر خەڵگە هاو بۆ ناو بازار بۆ شت کڕین و پاسی پۆڵێنی هەبوو وڵای میش کە چوومە ناو پاسەکە جەریدی هاوکاری زۆر گەورە بوو باوەڕەکە بەرماڵێکە باوەکەوە کردەوە هەردوو لاپەڕی ئەوەندا بوو ئیتر پاس بۆەوە شێوە هینی هەبوو پاسەکان پۆڵی نازانبین بەرامبەرێکدان من ڕووم لە دواوە بۆی بۆ چۆن بەبەر بچیتەوە بۆ ماڵەوە ئەوها بوو ژنێک بەرامبەرم دانیشتە بوو ئەوە نیم چاگەن جوانەش بوو عەبایەکی بەسەر شتی کڕی و شتی دنیای کڕی بوو میچێری دەکەم ئەوە هەڵەیە و سیرمە کردوانە ئیتر ڕاستەکەی هەر پێم خۆش بوو یە بڵێەوە چیتیاوەڵم چۆن چیتیاوە تا شایەکی من دیاوای ئەوە دەسیمەوە خەڵکیش هەموو یەکێ ناسی بەڕاستی گەڕێکەکە دوجار کەس پێی زانیت ئیتر نییەوە لاپەڕێکەم ڕسمی سەداموانەی تیابوو هەماشەیەکی جێری دەشەکە ئیتر خەڵکیش پێی عیب نەبوو هەمووی قسەیە کرد تاوێ ئەنەوە چییە عافەتی تایە شتی تایە خەڵک تۆزێ این پرسیارێ کردوانە جەریدەش کەم خەڵک متابعەوە کات لەو عافەتی شتیانەوە شتیانەوە ئیتر خەڵک هەرێکی پرسیاری کردەوە وەڵایتر سایح پۆڵەنێکەش ئێستا ماوە لە ئەڵمانیا کا هیوای ناوبوو هیوای کاکسە زۆر سەریع بۆ کاتە جادەش چۆڵ بوو جات بەسەر ئەو پیا ئەو کوڕە بەناوبانگ بوو بە سەریعی زۆر سەریع بوو جادەش چۆڵ بوو منی جێدەگەم هین کرد بوو ئاوادام نابوو ژنەکەش بەرامبەرم بوو ئیتر ئەم وڵایترەوە شتی منی تیا ئەو چۆن ناو لە جەریدا زۆر مهم بوو ئەموو ئاوەتە تۆ سەیریەوەمان هەڵمەجێڕا بەم دیەوە دوێنیشە سەیرێکەوە ڕایشەشاو ڕات ئەمێ نازانم چی هاتە بەردەمی بۆ یەکی سڵۆپی نەگرت کە یەکی سڵۆپی کرد جێدەکەم ئاوا کردەوە کە یەکی سڵۆپی کرد ڕێک کەوتم بەسەر ژنەکە عنی بە جەریدەکەەوە ئاوا بە جەیدەکەەوە کەوتە بینی دەموچای هەردووکمان کەوتم بەسەر جێدەکە قاچیشم پشتی قاچم هەڵگەڕاوە ڕاز نابوومەوە پاسەکەی هەموو یا بەسەرەکە بەس من هەڵ ناسامەوە ئیتر ئەو ژنەش تەمان زۆر تەریە بووە می زۆر تەریە بوومەوە ئیتر یەکتریشمان نابینی جەریگە لە بڕواکە هەر بە چنگ نییە جەریدە و مەریدەی دەڕێ ئاواکەی کێشا بەدر چنگی بە جەریدە و بە دەموچاو و هەموو نای خوارەوە یعنی ئاها ئیتر ژنەکە وتیان کاکە نەیزانی وەڵای بۆ بورەوتی کاکە من نەمەیوە هەر هەڵناسێتەوە مانە ئیتر ڕاز نابێتەوە وەڵایتمی چوومە شوێنی خۆم و ئیتر جەریدە لە توپەت بوو زۆر بێتاقم ئەو پەڕی دڵخۆشی و بەعین و بەعین جەژنەوە من میوان بێ و پیشانی عالەمی بم هەری کەسەوتی سەلام عەلەیکوم بڵم تۆ فەرموو سەیکەم جەریدەیەکە جەریدەی هەلا هەلاکە جا ئەوەش مشکلە نەبوو زۆر تەریە بووم ئەوە بەرامبەر ژنەکە دانیشت بووم ڕوومەکە بەم دیوە ئیتر خەڵکیش وازی نایەنا ینی خەڵک هەر تەداخولێ کردەوە ژنەکەی خۆی بە موسەقەفیش دەزانێ خۆی بە شاعیری دەزانێ پف کەی پف لە تاریقی ئاخری بە مردن خۆی بە هینی دەزانێ بە ڕۆشنبیری دەزانێ وەڵایتر هەر نەگەیشتێنە لای بەیتەڕێ شتەکە دابەزیم و زەیدەکەمە دراوە جاریدە و مەریدە هەر لەت بوو ئەو شوێنەژە دراوە شعر و مەعر و جەریدە و هەر نەما هیچ کەوت ئاوای لێ کرد هەمووی دەڕێ وەڵا کەوتە بەر پێوشتەکە ئیتر سەیتەرا بوو سەیتەرەی قوڵەت خاستە و شت کە دابەزیم زەلامی وتی کاکە و جەریدە و شەش لەگەڵ خۆ تاکو بەرەوتم بۆی ڕسمی سەدامی تایە
ئێستا دڕانویانەوە ئەمانە بگرێن ئەعدامیشن وڵا بە حاڵم زۆر جوانجا ئەعدامیش ماگەرە تا ڕاستپی سەدا بەپەلە دابەزین وڵات چوومەوە بۆ بازار ئیتر ئەو جەژنە زۆر خۆش بوو ئیتر چوومەوە دووسێ نوسخەیترم کڕی هەر بە پێش هاتمەوە لە ترسا جەژنی من ئەوە بوو یان جەژنێکی خۆش بوو هەر کەسێگە هاتی در جێی دەگەم پیشانیا جەژنێتەوە جارە دانیژە ماڵاگەکەی کاتی شەڕ بشێتەوە سێ ژعراکەوە ینی بیرەوەری جەژن و کۆن و خۆش بوانە زۆر شتی خۆشتری شەیە بەس وڵای نازانانی شت زۆرە ئەرەوڵاوە بەسەریایی دەستەکانە خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هیوا هەیە کە لە پورنا زۆر سپاس بۆ ئامادەبوون دووبارە جەژنە پیرۆز بێ و زۆر بەخێر بێ پیرۆز بێ و لە هەموو لایەک پیرۆز بێ زۆر سپاس سپاس بۆ جەناب بەڵازان دەچینە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە لاتە
شاکریا دیلی وال بدوس آواتمی بریان آواتمی بریان جان آواتمی بریان دووبارە سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری سێمی بەرنامەکەماندا باز لەوە دەکەین کە جەژن چۆن بکەینە هەوێنی لێبوردەهی چۆن وا بکەین کە لێبوردە بین بەرامبەر بە خزمان و دۆستانمان وە چی بکرێت لە جەژندا زیاتر پەیوەندیەکان تۆکمەتر بێت پەیوەندە کۆمەڵایەتیەکان بەهێزتر بێت و لەگەڵیشیدا چۆن هەمومان جلوبەرگێکی جوان لەبەر دەکەین لەگەڵیشیدا ناخمان جوان بێت وە زیاتر ڕقوکین لە ناخماندا دەربچینی گفتوگۆ دەکەین لەو بار لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستای ئاینی مامۆستا یان زۆر بەخێر بێت دووبارە بەڕێزشان پیرۆز بێدامە لە خۆشییا بنێ ڕەبی وەسەلامت مامۆستا یان دەمێ بزانم ئەم مەراسیمە گرنگە ئەم جەژنە موسڵمانان دەبێت چۆن لێی بڕوانن چۆن وا بکەین کە گۆڕانکاری لە ناخماندا دروست بکەین بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه صلاة خوای گەور و میرەبان لە بەڕێستان و تەواوی بینەرانی عزیز و خۆشەویست بێت جەژنی هەموو لایەکتان پیرۆز بێت خوای گەورەم جەژنامان بۆ بکاتە جەژنی خۆشی و کامەرانی و کۆتایی هاتن بە قەیران و کێشە و نەهامەتیەکانی ئەم میلەتەی ئێمە خوای گەور بکاتە مایەی عیززەت و سەربەرزی بۆ ئیسلام و مسڵمانان لە هەموو شوێنێکی ئەم جیهانەدا طبعا جەژن بەدڵنیایە و کۆمەڵێک پەیام و ڕیسالەی زۆر گرنگی تایە بۆ ئێمە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا خوای گەورە سوبحانەهو وتعالا دوو جەژنی بۆ ئێمە داناوە کە ئەم دوو جەژنە هەریەکەیان لە دوای فەریزە و ڕوکنێکی گەورەی ئیسلام دێت کە جەژنی ڕەمەزان دوای بە ڕۆژوبوونی مانگێک بە ڕۆژوبوون و جەژنی قوربانیش لە دوای ئەنجامدانی مەراسیمی حەج و وەستانی کێوی عەرەفە کە حاجە بەڕێزەکان لەوێدا ڕادەوەستن و ئەم جەژنە خۆشی و دڵخۆشیە کە نەک تەنها بۆ حاجیە بەڕێزەکان بەڵکو بۆ هەموو مسڵمانان بەگشتی جەژنیش طبعا مانا و مەبەستی زۆر گەورە و گرنگی تێدایە کە مانای وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی ئەیام و ئەکلین و شوڕبین ئینسان ئەگەر بێوێت لە هەر ڕۆژێک لە ڕۆژەکانی ساڵ بە ڕۆژوو بێت حرامە لە ڕۆژی جەژنەکاندا تێیدا بە ڕۆژوو بێت دروست نییە لەبەرەم ڕۆژانە ڕۆژی خواردن و خواردنەوە و دڵخۆشی و فەرەحی و شادومانی و کامەرانیە هەروەکو چۆن ڕێگە پێدراونی کە ئینسان لە ڕۆژی جەژنە بکاتە موناسبەی تەعزیە و تەعزیە تازەکردنەوە و ئەو لە کوردەواریدا پێدەوترێنەوە جەژنە و ئەو بابەتانە چونکە ئینسان ئەم جەژنە کە خوای گەورە دایناوە جعله الله عيدا للمسلمين خوای گەورە دایناوە خوای گەورە گێڕاوێتی بە جەژن و خۆشی بۆ مسلمانان پێویستە مسلمانان دڵخۆشی خۆیانی تێدا دەرببڕێت پێویستە مسلمانان تێیدا زیاتر تەبایی و خۆشەویستی و کەسایەتی تێدا بەهێز بکەن طبعا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا زۆر گرنگی دراوە بە بوارە کۆمەڵایەتیەکان بۆیە یعنی هەتا پێمان دەفەرمێ حق المسلم على المسلم مافی مسلمان لەسەر مسلمان واجبی مسلمان لەسەر مسلمان 6 خاڵە لەوە کە پێی دەگەی دەفەرمێ ئیذا لەقیتەهو فەسەلم عەلەیه کە پێی گەیشتی دەبێت سڵاوی لێ بکەیت کە دعوەتی کردی بچە وەڵامی بدەرەوە کە پێویستی بە نەسیحەت و ئامۆژگاری بوو نەسیحەتی بکە کە پژمی ئەلحەمدولیلای کرد پێ بڵێ یەرحەموکە الله کە نەخۆش بوو بچۆ سەردانی بکە کە مرد لەگەڵی بچۆ بۆ گۆڕستان یعنی بوارە کۆمەڵایەتیەکە و نە گرنگە لە بەیەکگەیشتن کە سەلامکردنە حتا و کاتێک کە نەخۆش و حتا و کاتش کە وەفا دەکا یعنی بە واجب دانراوە لە سەرمان کە دەبێ بەدەم یەکەوە بین بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام طبعا لە زۆر فەرموودە باسی ئەوانەی کردووە کە
ناکۆکی دروست دەکەن کێشە دروست دەکەن یاوەل حاڵ ناکۆکیەک دروست بووە چن دەنگ لە یەکتر دابڕن چونکە ئێمە لە ڕاستیە ئینسانین خۆمە فریشتەنین هەڵە و پەڵەمان نەبێت كل بني آدم خطاء اینجا ئینسانیش لە نیسیانە ینی شتی بیرەچێت جاری وایە ئینسان شتێکەکە هەڵوێستێگە نوێنێت هەر دوای ئەوە بە چەند دقیقەیەک خێرا پەشێمانە بێتەوە ڕەنگە ئێمە وەکو مامۆستای ئاینی زۆرترین لەو حاڵەتانە ببینین کە کەسێک بۆ من حاڵەتێکی تووڕەبوون و بێتاقەتی هەبووە سوێنی خواردویان لە کەسێک تووڕەبووی حتا تەلاقی خواردووە تەماشاکە لە زووترین کات پەشێمانە بێتەوە کەواتە ئێمە ئینسانین خوای گەورە مجتمعی مرۆڤاتی وا دروست نەکردووە کە هەڵە و پەڵی تێدا نەبێت نوقسانی تێدا نەبێت ئێمە ئینسانین بۆیشە ئەکرێت یعنی دوو کەس دڵیان لە یەکتر بڕەنجێت ئەکرێت شتێ بکات بە دڵی نەبێت بەڵام ڕۆژێک ئینسان بێتاقەت بێت دوو ڕۆژ بێتاقەت بێت نابێت لە سێ ڕۆژ تێپەڕکاوکە پێ ساتم دەفەرمێ بەڵام هەنێ جاری وایە ئینسان یعنی شەیتان وای لێ ئەکات بیر ناکاتەوە لێ کوڕە بڵێ ئەمە تاوانێکی زۆر گەورەیە بەڵام کاتێکە ئەکاتە جەژن تەماشاکەی کاتێکی زۆر پیرۆزە هەموو ئینسانێک تەماشاکەی دڵ و دەرونی دەگۆڕێت لە جەژندا بۆیە ئەو دیمەنە جوانانی کە لە مزگەوتا دەبینی لە ناو مزگەوتە ئەهلی مزگەوت و خزم و کەس و کار و بەر و دراوسێ هەموو پێکەوە جەژنە پیرۆزە لەگەڵ یەکتر دەکەن دەوقەت لەگەڵ یەکتردا دەکەن جا ئەگەر جەژن ئەم معنا گەورەی تێی نەبێت کە بریتە لە تەسامح بریتە لە لێبوردەیی بریتە لە چاوپۆشی بریتە لە عەفوکردن بەڕاستی ئەگەر جەژن تەنها بریتی بێت تۆ بەیانی هەڵسینان و چێشتێکی گەرم و تایبەت بخۆیت و دوای ئەوە وەکو ڕۆژێکی ئاسایی وایە جەژن لە چۆ ڕوویەکەوە دەبێتە هۆی بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتێکیان یان ئێمە چی بکەین کە لە جەژنە پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بەهێزتر بکەین تەمان بە چەند خاڵێکەوێ خاڵی یەکەم تۆ تەماشاکەی هەر لە بەیانی مزگەوت کە نوێژی جەژن دەکرێت خەڵک هەمووی ئەهلی مزگەوت پێکەوە جەژنە پیرۆزە لە یەکتر دەکەن دوای ئەوە کە دێنە ماڵەوە پشوویەک دەدەن ئیستراحەت دەکەن لە بەر و دراوسی و ئەهلی گەڕک و ئەمانە چونکە زۆرترین بەریەککەوتنیان پێکەوە هەیە کابرا سیادەکە لەوێ ڕادەگرێ مناڵەکەی دەڕواتە دەرەوە خۆی هەڵوێسی جۆرێک بڕەنگە لە بینی هاوسیەکانە ئەوە بووبێ ئەجا دوای ئەوە ئەمە ینی اینجا بۆ ماڵە خزم و کەس و کار ئینسان دەڕوات سەردانیان دەکات دەڕوات ئەحواڵ پرسیان دەکات ئەمە طبعاً مناسبەیەکی زۆر گەورەیە کە ئینسان لە پێناوی خوای گەورەدا سوبحانەهو وتعالە لە پێناو خوای گەورەدا بڕوات سەردانی هەموو خەڵکی بکات فەرق و جیاوازی نەکات و یعنی شوێن هەوا و ئارەزوو نەفسی خۆی نەکەوێ عولەما ئەفەرموون ئێستا ئێمە هەمومان دەڵێن خوای گەورەمان خۆشەوێت بەڵام لەمە گرنگتر ئەوەیە خوای گەورە ئێمەی خۆش بوێت چکە ئەوی ئیدعاکە هەموو بڵێن خوامان خۆش ڕەنگە هەمومان ئیدعای ئەوە ئەکەین بەڵام گرنگ ئەوەی خوای گەورە ئێمەی خۆش بوێت جا ئیمام ئیبن القیم ڕەحمەتی خوا لێ بێت کتابی مەدارج السالیکین دەخەڵ بازێکا فەرمێ هەر کەسێ ئەم دەخاڵەی تیا بێت یا بە ئەندازی بوونی ئەم خاڵانە تایە خۆشەویستی و محەبەتی خوای گەورەی بۆ خۆی بەدەست هێناوە جایەکێ لەو خاڵانە ئەفەرمێت دائیمە لە ژیانی دنیا شوێن ئەمر و فەرمانی خوای گەورە بکەوە شوێن هەوا و ئارەزوو نەفسی خۆت مەکەوە چون ئینسان جاری وایە نەفسی خۆی کە گرفتێک کێشەیەکە کەسێکا دروست بووە پێی دەڵێ یعنی هەر کاتێ دەیەوێت چاکەکار بێ بیری دەخات و شەیتان پێی دەڵێ ئەها ئەو چی بەرامبەر کردی ئەها ئەو چی پێوتی ئەها ئەو چۆن بوو لە بەرامبەر تۆیە ئەها تو ئەو هەموو چاکرد لە بەرامبەر ئەوە هەبوو بەڵام ئەو چەند کەسێکی بێسفەت و بێوەفا بوو دێت شەیتان ئەو خودخوتوکە ئینسانەدا بەڵام ئینسانی ئیماندار کە شوێن ڕەزامەندی خوای گەورە بکەوێت بەمانە هەڵناخەڵەتەیە جارێ دەزانی هەر کارێکی چاکە ئەکات بۆ خوای گەورە ئەیکات نەک بۆی کە بەرامبەرەکەی پێ بڵێ سوپاس هەموو شتێک لە ژیان ناوایە ئەگەر ئینسان کارێکی کرد بۆ خوای گەورە دڵ و دەرونی مرتاحە بەڵام گەر بۆ کردی کە بەرامبەرەکەی پێ بڵێ سوپاس یا بڵێ زۆر مەمنون خەفەتی توژە بێ بۆ چۆگەر ئەو کەسە پێی نەڵێت زۆر سوپاس دەڵێ چەند کەسێکی بەوەفا بوو چەند کەسێکی سپڵە بوو دەورە ئەو هەموو چاکەم لەگەڵا کردووە سوپاسێکیشی نەکردم کەواتە ئێمە لە ڕێی سەردانەوە لە ڕێی ئەحواڵ پرسینەوە لە ڕێی یەکتربینن و دەتوانین پەیوەندی کۆمەڵاتیەکان بەهێز بکەین هەرچەندە ئێستا بۆ خۆی کۆمەڵێک ئەسباب و هۆکار هەیە کە جەژن بەڕاستی ساد و سەری زۆری پێوە دیارە خاڵی یەکەم لەوانە مەسەلەی بابەتی کۆڕۆنا کە تقریبا 2 ساڵ مسلمانان بەڕاستی چێژیان لە جەژن نەئەبینی ئەنیمە حتا لە مزگەوت کە جەژن تەواوە بووین هەر لە دوورە و دەستمان قسە سەستنگمان و جەژنە پیرۆزەمان لە خەڵکە کرد دوورا و دوور
ئەنجا دوای ئەوەیەکی تریش لەو هۆکارانە ئەوەیە کە بڵێن ئێستا کە لە کاتێکی زوودا نوێژی جەژن دەکرێت تقریبا سعات 5 و 10 دقیقە خەڵکیش وەکو بەڕێزی شت پێشتر ئاماژەت پێدا خەڵک شەو ناخەوێ لەبەرەوە ینی بەیانی قەرەبووی خەوەکەی خۆی دەکاتەوە ئەو کاتە ینی تااقەتی نییە بڕوا جەژنە پیرۆزە بکات و سەردان بکات و گەردن ئازایی بکات و لە کاتێکە ئەم جەژن مناسبەیەکی زۆر گەورە و گرنگە بۆم بابەتە کۆمەڵایەتیانە هەچەند ئەمە جوانە کات بۆ هەنێک کەس کە بڕوە زوڵم لە خەڵک کا پارەی خەڵک بخوا ئازیەتی خەڵک با غیبەتی خەڵک ئافرێتەی بکات دوایش بڵێ کاکە خۆ جەژن نزیکە کابرا گەردنمان نازاکات بەڵام ئینسان دائیمە ئەگەر بەرامبەرەکەش هەرچەنە خراپ بێت مەسەلەی عەفو لێبوردەی خوای گەورە سوبحانەهو وتعالە چونکە خوای گەورە عەفو لێبوردەی خۆی بەستۆتەوە بە عەفو لێبوردەی خەڵکیەوە وەکو لە قورئان دەفەرمێ وەلیعفو عەفو لێبوردەیتان هەبێ وەلیەصفەحوا چاوپۆشیتان هەبێت ئەلا تحبون ئەن یەغفر الله لەکم ئایا پێتان خۆش نییە خوا لێتان خۆش بێت بەرەوەڵە هەموو پێمان خۆشە خوای گەورە لێمان خۆش بێت کەواتەیەکێک لە ئەسباب و هۆکارەکانی بەدەستێنانی عەفو لێبوردەی خوا ئەوەی کە لە ڕاستە ئێمەش عەفو لێبوردەیمان هەبێت بەڵام مامۆستاگەر هاتوو دوو کەس کێشیان هەبوو لە جەژنا کەسێکیان دەست پێشخەری کرد و داوای لێبوردنی کرد و هەوڵی ئاشتەوایە بەڵام کەسی بەرامبەر ئامادە نەبوو ئەمە چۆنە بێت بەڵێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام دەفەرمێ خەیڕهما الذی یەبدأ بالسەلام باشترینی ئەو دوانەی کە دڵیان لە یەکتر عاجز بوو ئەوانە کە لە پێشدا سڵاو لەوی تر ئەکا ئەوە باشترینە لە لای خوای گەورە سوبحانەهو وتعالە ئینسانی وا هەیە لە ژیانی دنا من خۆم بینیمەوە بیستوش مەزەلامی وا هەیە وتوێتی کە بەخوا من دڵم زۆر خراپە دڵم لە یەکی عاجز بوو ئیتر بە حیاتی دڵم چا نابێتەوە ئەمە تەبعاً صفەتی ئیبلیسیە پەنا بەخوا صفەتی عیباد الرحمان نییە ئێمە وەکو ئینسان دەڵێن کە باسی خوای گەورەکەین دەڵێن 1000 گوناه و یەک تەوبە ینی 1000 گوناهمان هەبێ تەوبە بکەن خوای گەورە لێمان خۆش دەبێ دەی مەگەر ئەکرێ ئینسانێک 1000 چاکەی هەبێ یەک شتی کرد تۆ بەدڵێ نەبوو خێرە هەموو چاکەکانی بسڕیتەوە طبعا لە سەدەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆمەڵێک لەوانەی کە پێیان وترا منافق و دووڕوەکان هەمیشە لە کەمین دابوون بۆ ئەزیێدانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ماڵ و خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئاهل و بەیتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە سەفەرەکاندا کە عائیشە خوا لێ ڕازی بێ خەوی لێ ئەکەوێ و لە کاروانیە کابن ئەوانش هەڵەسن ئەڕۆن و دوایی طبعا عائیشە خوا لێ ڕازی بێ دەڕوا بە حاجە و پێویستیەک کە دەگەڕێتەوانێ لە حاجە و پێویستیەکەی خۆی تەماشاکە جەماعەت بەجیان هێشتووە وەلحاڵ منافقەکان ئەمەیان بە فرسەت زانی سەحابەیەکیش بوو کە تەخیر دەبوو بزانێت لە کاروانەکە کێ جێماوە کە دەبینی عائیشەی و خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچی لەگەڵ ناڵێ و شتەکەی بۆ ئامادە ئەکات و دەیهێنێتەوە بەرەو جەماعەت لە ڕێگەدا منافقەکان کە دەبینن تۆمەتێکی بۆ سازەکەن دەڵێن ئەو دوانە پێکەوە نەعوذ بالله کاری خراپەیان کردو و تۆمەتی زینایان ئەدەنە پاڵ کاتێک ئەمە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوی سەحابەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مەبەستەکەمان ئالێرایە کۆمەڵێک لەو کەسانی کە کەوتنە ژێر کاریگەری منافق و دووڕوەکان چەند سەحابەیەکیشی تیا بوو بەداخەوە یەکێک لەو سەحابانە مستەح بوو کە پورزای ئیمامی ئەبوبەکری سیدیق بوو خوا لێ ڕازی بێ ئیمامی ئەبوبەکر زۆر خەفەتی بەمە خوارد چونکە لەبەر ئەوەی مستەح پیاوێکی هەژار بوو ئەبوبەکر دائیمە هاوکاریە کرد پارەی ئەدایە اینجا پورزایشی بوو لەبەر ئیمامی ئەبوبەکر زۆری پێ ناخۆش بوو کە ئەم تۆمەتی ساز کردووە بۆ ئافرەتێکە ساز کراوە خێزانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کچی ئەبوبەکرە پورزازای خۆیەتی بۆیە سوێنی خواروتی قەسەم بەخوا لەم دەقە بەدواوە 1 دینار هاوکاری ئەم پیاوە ناکەم یارمەتی نادەم مادەم ئەوای کرد بەڵام خوای گەورە لەو زنجیرە ئاەتەی کە هێنایە خوارەوە باسی ڕووداوی ئیفکی کرد و تەبرەی دایکمان عائیشەی کرد خوای لێ ڕازی بێت یەکێک لەو ئاەتانە خوای گەورە باسی ئەم سوێنەی ئەبوبەکرەکە فەرمێ وەلا یەئتەلی ئولو الفەضلی ئەوانی کە خاوەنی فەضل و چاکن با سوێن نەخۆن لەسەر ئەوەی کە یارمەتی کەسێکی هەژار و لێ قەوما و نادا لە پێناوی خوای گەورەدا اینجا فەرمی خوای گەورە فەرمووی عەفویان کەن چاکپۆشیتان هەبێ پێتان خۆش نییە خوای گەورە لێتان خۆش بێ ئیمامی ئەبوبەکر سیدیق خوا لێ ڕازی بێ فەرمووی بەڵێ ئەگەر تەماشای ئەم نمونەیە بکەین تەماشا بکە ینی حاڵەتێکی زۆر قرس بۆ لەسەر دڵی ئینسان کە بتوانێت بەرامبەرەکەی عەفو بکات چونکە وەکو دەڵێن تۆمەتی شەرەف و ئەو بابەتە زۆر قرس و ناڕەحەتە بەڵام لە پێناو خوای گەورەدا
چاوپۆشیشی لێ کرد و عەفویشی کرد و وەکو جارانش هاریکاری و یارمەتی کرد ئێمە وەکو مسلمان جاری وایە مزگەوت و جەماعەت و هینەمان ماشەڵڵا قەرەباڵغە بەرناکەوێت بەڵام لە مەسائلی تەطبیقکردن و جێبەجێکردنی حکم و یاساکانی خوا زۆرینەی خەڵکی وایە ئەوەی بە دڵی خۆی بێت جێبەجێیەکات ئەوەش لە مەسلحەت و بەرژەوەندی خۆی نەبێت لەسەری قورسە و یعنی چەندین حەدیث و چەندین ئاەتی بۆ بێنەرەوە یعنی بەگوێن ناکە بەڵام یعنی من لێرە ئەو پەیامە ئەڵێم بە هەموو بینەرانی بەڕێز و خۆشە تەبان بۆ خۆم بۆ تاوی بینەرانی بەڕێز و خۆشەویست کە ئێمە هەمومان عەبدی خوین و ئێمەش هەمومان پێویستیمان بە عەفو و لێبوردەی خوای پەروەردگار هەیە لەبەرەوە ئێمە صیفەتی عەفو لێبوردەیی و چاوپۆشی کە خوا ئەفەرمێ العەفو والصەفح ئەوەیە کە کەسێکت عەفو کرد چاوپۆشی کرد بوو لە بەرامبەری ڕۆژێ لە ڕۆژان نەیدەیتەوە بەڕوویدا ڕۆژێ لە ڕۆژان یعنی کە عەفوت کرد و تاوت گەردنی ئازابێ ڕۆژێ لە ڕۆژان نەیدەیتەوە بەڕوویدا ڕۆژێ لە ڕۆژان نەڵێ بەخوا ئیتر با ڕۆژی خۆی بێت ئەوە پێ ناوترێ عەفو پێ ناوترێ لێبوردەی ئەوە پێ ئەوترێ ئینتیقام و تۆڵە بەڵام ئێستا دەسەڵاتی نی هەڵیگرێتەوە بۆ کاتێکی تر زۆر باشەوە وەسە دەزانین کە سیلی ڕەحم زۆر کەم بۆت ینی ئەوەی کە دیارە لە نێو کۆمەڵگایدا دەیبینین بەڵام چی بکەین کە جەژن سیلی ڕەحم تۆزێک تۆختر بکەینەوە زیاتر گرنگی پێ بدەین و بە جێگەیاندنی سیلی ڕەحم و سەردانیکردنمان لەم جەژنەدا و تەنها بە تەلەفۆن و یاخود زۆر جار لە بەردرگاوەستانەوە نەبێت چکلێت لەگەڵ گرین و بڕۆین دابنیشین دوو قسەی خۆش بکەین لە جێبەجێکردنی ئەو سیلی ڕەحمەدا موسڵمان چی دەست دەکەوێت طبعا پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە زۆر شوێندا باسی گرنگی گەیاندنی پەیوەندی خزمەتی کردووە بۆ ئێمە و سیلەی ڕەحم لەسەر پردی سێڕات دەوەسێ لە ڕۆژی قیامەتە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم وترسل الأمانة والصلة ئەمانەت لەگەڵ سیلەی ڕەحمە لەسەر پردی سێڕاتە دووکیان دەوەستن جا هەر کەس کە پەیوەندی خزمەتی خۆی گەیان بێت بەدڵنیاییەوە لە ناڕەحەتی وەستانی ڕۆژی قیامەت خوای گەورە دەیپارێزێ چونکە خوای گەورە سوبحانەهو وتەعالە کە دەڵێن سیلەی ڕەحم خوای گەورە لە دوو ناوی صیفەتی خۆی ئەم ڕەحمەی وەرگرتووە کە لە ناوی ڕەحمان و ڕەحیمی پەروەردگار لەبەر ئەوە وەکو بەڕێزیشە داماژەت پێدا بەڕاستی ئێستا بە شێوەیەکی زۆر ینی پەیوەندی خزمەتی کاڵبۆتەوە و ئێمە ئینشاءڵڵا وەکو موسڵمان هەوڵ بێن بە ئیزنی خوای گەورە سوبحانەهو وتەعالە لە پێناوی خوای گەورە لە پێناو ڕەزامەندی خوای گەورە سوبحانەهو وتەعالە ینی کات بین بە خۆمان نەخۆ ئێستا کات زۆرە ئێمە جارێ وای دەڵێن کات بەشی هیچ ناکە ئەوە ناکە بەڵام لە ڕاستە ئێمە پێویستمان بەوە هەیە کەوا لێ ببڕین پێویستیمان بەوە هەیە هەنێک لەو شتانەی کە ژیانی ئێمەیان مەشغوڵ و سەرقاڵ کردووە وە سوودیان نییە بۆ دنیا و بۆ قیامەتمان بەڕاستی ینی بە ئەندازەی پێویست لەو شتانە دوورکەوینەوە هەمومان نەزانین مسلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەڕاستی زەرەر و زیانێکی زۆری داوە لە ئێمە من دوێنێ لە وتاری جمعەشا باسم کرد ئەگەر بە هەر باوکێک بڵێ لەوانەی کە مناڵی هەیە لە قوتابخانە و دەرنەچۆ بڵێ مناڵەکەت دەرچووە دەڵێ نەخێر بڵێ بۆ یەکسەر ئەڵێ وەڵڵاهی تر ئەم مۆبایلە شەو ڕۆژ ئیتر هەموو ینی مبتەلا بووین بەڕاستی بەعام پێوەی ئەمە ینی چۆن لە بابی دنیایەکەمان و قوتابخانە ئەو وایە بەڕاستی لە بۆ قیامەتی شەر وایە حتا ئەگەر بڵێن لە کاتی سیلەی ڕەحمیش کە هەبووە سەردانی کە هەبووە ینی کابران جاری وا بۆ چۆتە ماڵی وتێتی وەڵی شەر بێ سەر نەکەمەوە بە ماڵەیە بۆ کۆرە کاکە مۆبایلێکی گرتووە بەدەستەوە خەریکی فەیسبووکردنە هەر نازانی ڕێزی میوان چیە هەر نازانی ئەوە چییە من خۆم بینیومە ینی چون بۆ سەردانی لە ماڵانی خەڵکی وە تەماشاکەی کابرا ئەوەنە خەریکی مۆبایل بۆنە خەریکی شاشی مۆبایلەکەی کردەوەنە سەیری تۆی نەکە هەڵەسی ڕۆیار وازیش لێ نایەنە لە هەربێت دابنیشی وەڵا بەڕاستی وایە ئەمە ینی زەرەر و زیانی زۆری لە ئێمە داوە ئێمە بزانین چی بە کەڵکمان دێت خزمەکەت کە سوکارەکەت براکەت برازاکەت خوشکەت خوشکەزاکەت ئامۆزا و پرزا و خاڵۆزاکەت خزم و کەسەکەی خۆت جار ئێستا بە تایبەتی ژوای لێ هاتووە ینی حتا بۆ کەسە زۆر نزیکەکان ینی کابرا بۆ لای دایک و باوکی خۆی کابرا بۆ لای خوشک و برای خۆی جا من مامۆستایەکی بەڕێز هەبوو کە
ماڵیان لە دەرەوەی شار بوو زۆر کەس دەهاتنە ناو شار و ماڵیان دەهێناوە ئەو من قەت فەرەحیم بەوانە نایەت ئەمن لێرە هەموو ڕۆژێک سەردانی براکانم نەکەم و لە ماڵ براکان دەرگای ماڵیان نەدەم دەڵم ئۆقرا ناگرێ من کە هاتمە شار تازە ڕەنگە وام لێبێ منە ژۆکو خەڵکی ئەوێ بەمانگی جارێ ئەویش بە تەلەفۆنێکە حاڵپرسی بکەم دا بەڕاستی ئێستا ڕەنگە بەداخەوە حتا لە ناو ینی گوند و دیهاتەکانی ژۆک و پێویست ئەو پەیوەندی خزمایەتیە نەماوە چونکە گە تۆ تەماشا بکەیت لەسەر هەندێک عەرز و ئاو کە تۆزێت لەم دە ساڵی ئەخیرا تۆزێ قیمەتی پەیا کردووە زۆر کەس قسە لەگەڵ برای خۆی ناکات لەگەڵ کەس و نزیکی خۆی ناکەم جا من زۆر جار ئەوە ڕێ دەکەی بۆ مناسبەیە کە دەچین بۆ ئەو دیهاتان ینی خەڵک لە دەور کۆ بێتەوە وتاریان بۆ بدەین ینی تۆ بچۆ باسی بۆ نمونە پەیوەندی خزمایەتی بکە هەمووی سەیری یەکترەکە بچۆ باسی سزای ئەوانە بکە کە عەرز و ئاو داگیرەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام فەرمووی لعن الله من غير من نار الأرض خوای گەورە لعنەتی کردووە لەو کەسەی کە ناوێنی زەویەکەی ئەگوێزێتەوە ئەچێ فێڵ لە هاوسەکەی خۆیەکە بچۆ ئەم هەمووی سەیری یەکترەکە ئەوەڵێ بەخوا ئەوە گرێتەوە لێوە لەگەڵ ئەوێتی یعنی ئەمە حتا ینی ساڵانێک لەمە و پێشکە پەیوەندی خزمایەتیمان هەبوو سیلەی ڕەحم هەبوو خزمایەتی و کەسایەتی و دۆسایەتی هەبوو یەکتر خوێندنەوە هەبوو تەماشا خەڵک زۆر دڵی خۆش بوو زۆر دڵی مرتاح بوو زۆر باشە مامۆستا تۆخکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکانی کە کە لە نەریتە جوانەکانی جەژن تا چەند توانیوەتی هێڵەرەوەی ئەم نەریتە جوانە بێت جاخۆ لە ڕاستیە ئەگەر ما بێنە ناو کۆمەڵگەی ئێمەدا بەڕاستی تەنها لە جەژن ناماوە و ئێمە دەبینین لە ینی لە کاتەکانی ترە خەڵک وەکو پێویست سەردان و بەسەرکردنەوە ئەو شتانەی نییە بەڵام بۆ نمونە من ئەم بەیانێکە هەوتاری جەژنمدا ینی هانی خەڵکم داوە لەسەر ئەوەی کە ینی پەیوەندی خزمایەتی و کەسایەتی و هاوسەیەتی و ئەمانە بگەیەنرێت ئەوە ئێمە ئەم خاڵ لە ناو خۆمان ناتۆخ بکەینەوە ئەگەنا ئێستا ئێمە ینی هەندێک بابەتی کۆمەڵایەتی هەیە بۆ نمونە وەکو شەکرا خواردنەوەیەک یان ئەخوای گەورە لە هەموو لایکی بە دوور گرێت جاری وا هەیە لە پرسە و تەعزیەکە مەگەر ئینسان خزم و کەسوکار و دۆست و ناسیا و ئەوانە دەبینێت بەڵام یعنی بەعام وەکو مناسبە کۆمەڵایەتیەکان ئەوەی کە ئێستا ماوە لە ناو خەڵکە لە جەژنایە کە خەڵک دەڕوات بۆ ماڵە هاوسەکانی خۆی یعنی جەژنی لێ دەرکە بە دەگمەن ببینی هاوسەیەک بڕوا سەردانی ماڵە هاوسەکەی خۆی بکات بەڵام لە جەژنا دەڕوا سەردانی دەکات جەژنە پیرۆزەی دەکات ئەوش بەخوا لە هەموو شوێنێک و لە هەموو گەڕەکێک و لە هەموو مەنتیقەیەک ئەو حاڵەتە نییە من داواکارم کە ئەم بابەتی جەژن حکمت و فەلسەفەی جەژن بەڕاستی فەرامۆشی نەکەین کە بریتیە لە سەردان و بریتیە لە بەسەرکردنەوە بریتیە لە ئەحواڵ پرسین و بریتیە لەوەی کە بەدەمیەکەوە بین بریتیە لەوەی کە بەدەم ئەو کەسانەمان بڕۆین کە کەس لێیان ناپرسێت پێغەمبەری خوا عەلەیهی سەلام دەیفەرموو شەڕ الطعام طعام الوەلیمە دەیفەرموو خراپترین خواردن ئەو خواردنەیە کە خەڵکی دەوڵەمەند و تایبەت و ئەمانی بۆ بانگەکرێت و فەقیر و هەژار و نەدارەکانی لێ بێبەشەکرێت ئێستا لە بابی خزمەتیەکەش باوەڕکەن ئاوای لێ هاتووە کەسی وا هەیە جاری وا هەیە مناسەبەیەک ئەکات هەرچی ڕێز عەشەت و دەوڵەمەند و چیە بانگەکات بەڵام ئامۆزاکەی خۆی برازاکەی خۆی خوشکەزاکەی خۆی لەبەر کەسێکی هەژار و نەدار و هینە کەس نایخوێنێتەوە کەس بانگی ناکە بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمە فەرق و جیاوازی نەکەین و ئینشاءالله زیاتر برەو بین بەم جەژنە تاوەکو زیاتر ئینشاءالله حکمت و مەبەستی خۆی بەپێکێ لە نێوماندا بەیزنی خۆ زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولحەمید بەرزنجی مامۆستایانی سپاس کەم دەرفەتن بێبەخشی دووبارە جەژنە پیرۆز بێ مامۆستایانە لە جەژن و خۆشییان بەڵێ بینەرانی عەزیز و بەڵێ بەڕێزان هاوکارانمان گۆرانێکیان بۆ ئامادە کردوین فەرموون با پێکەوە گوێویست و بینەریشی بین.
سۆچێناژ باوانێ سەرتاپای گیانێ بووینێژ بێچێم ئازیز کزی چێمانێ دڵجە دووریێ تۆ پاتایش خێر ماوە دڵجە دووریێ تۆ پاتایش خێر ماوە تاریک تێر بێن باوانێ ڕۆشناییە چێماوە تاریک تێر بێن ئازیز ڕۆشناییە چێماوە جدورين ديال البواني شنو نعلمين دصوال شيشن عزيز أنا طالمين جزامي دوري دردم كواري جزامي دوري دردم كواري جدلي بيرني جباني شنو زاري جدلي بيرني جباني شنو زاري صفوا يا رحمي بواني كروي حالي زايلي شيوين عزيز ويران كرد مالي جايبنا وورميل نينجيلايكس جايبنا بنام هير بيتون باواني فردي فرياد ريس بنام هير بيتون باواني فردي فرياد ريس مەلازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان پەیوەیەمی ڕۆژمان پێشکەشکردن دووبارە هەر لە جەژن و خۆشی دابن تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.